السلام عليكم ورحمة الله وبركاته. أبدأ يا باش صلاة خدای مزن و دلوان و بین وری کردستان بسیار الباشور کردستان پاشی و نهی خود حد کرد دید وان ساعت دا جرات پیشکش کنم شویه که راست خوب از جوان عابد خود حد کرد ویدمی داد گل هر دو مهوان مل توارین هم آینی هم جی تندرستی گل افکار مل بازار کن کردستان خود حد کرد دید گل هوا دابین دست پی که امروکه جداش همی رو جندن مدویت اسپیروز باید که تایبت لهاندر و پشتوانن یعنی ریال مادرید کم و دلی هم پشتوانین یانا یوونتوس هم جی برشلونه تایبتی تر ادی دلی وانای وکری بت و سرکفتنی وانا پیروز بکن از بلندی دست بکن و کنمونک جوی پشتوانین ریال مادرید راستی هر وقت کته پیروز بت لبلندی و همی هفکارن مندجی تایبتی اون پشتوانین یانا ریال مادرید و ام یعنی گیانه که ورزشیانه و سرکفتنی ورگرین نبوده اگر پرزگریکات نوین هم حاجه کردن یانا ریال مادرید و یوونتوس تایبتی جی برشلونه دیارجی پشتوانین یانا ریال مادرید في رمضان دا قال دعاء كينا كو تشامبيونز ليج داز بخن بعد تماشاوان هجا دوباره صلافه بن و ام دل دسپیکش هرمان کردستان دسپیکینو جداهی اولونتها پراستی شوی کی دیارت نو هرمان کردستان داتی دیتن و اف جداهی جی چه پرزگری کاچنا کد بلکو پیک وژیان کا تمام نو بینوان اولو پیکاتان تایبتی جی آینن مسیحی و ازدی مسلمانان دهه يوكيات قرآن بيروج دهاتي يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم ام دید وی پاکیجی دا بحث روزیگر آنکو روزیگرت نیکیند نوا اسلام ده هر واسه آیین مسیحی کریستیان هر واسه ازدیا انجدا کابچه شیوه کی چه جداهیت نوینا روزیگرتنات نوینا وان آینان ده هید نوا وی پاکیج دا زیاده تر ام دی بحثا روزیگرتنا و جداهیا روزیت نیو بنا وان اینا دا کینو پاشیف برنامه هنجی برنامه گلمه دا بنو جو کردستان 24 پاشیفا نهی جوارات پیشکش کرد. ڕۆژوگرتن لە زۆربەی ئاینەکاندا بوونی هەیە بەڵام ئەوەی کە جیاوازە کات و ماوە و چۆنیەتی ڕۆژوگرتنەکەیە لە ئاینی ئیسلامدا ڕۆژوگرتنی ئارزومەندانە هەیە لە هەمان کاتدا ڕۆژوگرتنی واجبیش هەیە کە پێی دەگوترێت مانجی ڕەمەزان ئەم مانگەش لە ساڵەکاندا جیاوازی هەیە زۆر جار دەبێتە 30 ڕۆژ و هەندێک جاریش دەبێتە 29 ڕۆژ ئێمە لەگەڵ ئەو مانگە دیارە لە فلانە مانگ پکناوی چیە ڕەمەزانە ڕەمەزان چیە ئەگەر ئاخری شەعبان مانگتان بینی ئەوە بە ڕۆژی بن کە مانجیش ئاودی بوو ئێوە ڕۆژوەکانتان بشێن خۆمان دەگرین لە خواردن و خواردنەوە و سەرجەیی لەگە خێزانەکانمان لە شریعەتی ئیسلامدا لە کاتی مەغریب خەیتەل ئەسوەد ئەو کاتە ئینسان لە بۆی حەڵاڵ دەبی لە ئاینی مەسیحیەتیشدا هەموو چوارشەم و هەینێک بە ڕۆژوو دەبن لە گۆشت خواردن بەڵام ڕۆژ و واجبەکەیان پێی دەگوترێت ڕۆژوگرتنی گەورە کە 50 ڕۆژە سێ ڕۆژی دیکەش کە پێی دەگوترێت باعوث نینەوە مەسیحیەکان وەک واجب تێیدا بە ڕۆژوو دەبن هەندێک کەسیش بۆمەوەی ئەو سێ ڕۆژە هیچ شتێک ناخۆن و ناخۆنەوە ڕۆژوگرتنی گەورە یعنی الصوم الكبير دەگرین هەموو دەبێت هەموو مەسیحەکان بگرن و بۆ خۆی کاتی کە بڵێن ڕۆژوگرتن دەبێت هیچ نەخۆین ئێستا لە لای هەندێک کەس دەڵێن ینی ئەگەر بەیانی چای بخۆم ئاو بخۆم ئان هەندێک شتی ڕەوەکی بخۆم ئەوە ئەمن بە ڕۆژیم ئەوە ڕۆژینی بەڵام لە ڕۆژی یەکشەممە ناگرین ئەویش دەخۆین ڕەوەکی لە ئاینی ئێزی دیشدا ڕۆژوگرتن هەیە بەڵام لای ئەوان سێ ڕۆژە بە هەمان شێوە بەر لە ڕۆژهەڵاتن ڕۆژوگرتنەکە دەست پێ دەکات تاکو و دنیا تاریک دەبێت لە کاتی ڕۆژوگرتنەکەش هیچ شتێک ناخۆن و ناخۆنەوە ژمارە ڕۆژاوا حساب بکەم دکەونە نیڤەکە چاردەی هەیڤا دوازدە هەتا هەژدەی هەیڤا دوازدە چونکە ئێمە سەر ڕۆژەیە یعنی ڕۆژی گرتن ڕۆژە سێشەمێ دەست پێکردن سێشەم چارشەم پێشەم ڕۆژینە دائیمەن ئەش ڕۆژە سێشەمبێ ڕۆژە یەکەیە ڕۆژیایە لەومە تێتە گوهارتن ساڵێدا هەندێک جارە مەثەن بنە چاردەی دوازدە بنە پازدە نەجار بتە هەژدە نەجارە ڤەتگەرتە یعنی چاردێ لە هەرێمی کوردستان چەندین پێکهاتە و ئاینی جیاواز هەن کە ساڵانە بە ئازادی تەواوە ئەرکە ئاینەکانی خۆیان جێبەجێ دەکەن حکمەتی ڕۆژوگرتنیش لە زۆرینەی ئاینەکاندا جگە لە جێبەجێکردنی ئەرکە ئاینیەکە ڕێزگرتنی مرۆڤەکانە لە یەکتری بەوەی خۆیان لە کار و قسەی خراپ بەرامبەر بە یەکتر بە دوور دەگرن لە هەمان کات هەستکردن بە ژیانی خانەوادە هەژارەکانە نەورەس عەبدوڵڵا کوردستان 24 هەولێر ایدی وی شوی روزی گرتن نوا آین آن دا جدایی خو هیا پراتی جدایین حسا مزن جینین همی شوی کی همی یعنی پرستونا خودت که نوا روزی گرتن دا گشتی جی ایدی
سەرکەفتن بووان هەمی ئۆلۆپێکاتیان یەکناو هەرێما کوردستانی داژین ئیشڵا ئەف پێک بە ژیانە هێشتا بەردەوامت و هێشتا بەرەف پێشتر و بەرەف باشتر بەبست برای تەماشەوان هێژا خدا حەز کرد بابەتی مێ ئەڤر و کەژیت ناوە مژار و تەوەرە ئاینیدا بە ئامادەبوونا مامۆستا ئەبوبەکر ئاخوبانی پێشنەوێژ و تارخین خدا حەز کرد ئەم دێ ئەف شەڤەدا بەحسا یاسا و ڕێسانی تایبەت بە ڕۆژیگرتنی بکەینە چ دەمەکیدا بوومە هەیە ئەم ڕۆژیا خۆ بخوین چ دەمەکیدا بوومە هەیە ئێدی ئەم کەفارەتی بدین ئەگەر ڕۆژیا خۆ مەخوار تایبەتیژی ناوە هەند ئاەتین کێمێت قورآنا پیرۆزدا بەحسێ وان هاتێکردن و ومن كان مريضا او على سفر فعدة من ايام اخرى اي بگشتی چاو بحث یا سورسین روجی گرتنت نو آیات قرآن پیروز هم جیج عالی فرمودین پیغمبر صلی الله علیه و سلم هات بحث کردن دیگه ما مصطفی ابوبکر خود حس کتم ده بحث کین ما مصطفی ابوبکر عقوبانی زور بخیر بی خو خیر تام بنوسی و روزو نوشتن قبول و مانگ رمضان تام پیروز موفق ان شاء الله سپاسی برستان دکین هیوادارین همو لکمان خوای پروردگار او مانگ موفق ما بکاتن لو اوی کوا طاعت و عبادت زیاتر بکەین و پێشوازی لەو مانگە بکەین و بەخێر و خۆشی وەڕێ بکەین و دوعای سەرکەوتنیش بۆ بەڕێستان دەکەین ئینشاءالله خوا موفق بکە و عیبادەت و تاعەتی هەموو لایەکمان ڕۆژی و نوێژەکان قبولە ئینشاءالله. مامۆستا لە یەکەمەوە با دەست پێ بکەین هەر لە ڕۆژ یەکەم ینی شەو یەکەم کە بەدیار دەکەوی و مانگ دەبینێ ئەعلان دەکرێت کە سبێ دەبتە مانگی ڕەمەزانی پیرۆز کە هەفتەیەکیش تێپەڕی بە شێوەیەک نیەتینانی ڕۆژوو بینین یعنی ئیکتیفای ئەگەر لە سەرەتای مانگی پیرۆز نیەت بینین و تا ڕۆژەکانی تر یعنی نیەت نەهینین بە زمان یانیش بە شێوەیەک و بە چ دوعایەک نیەتینانی ڕۆژوو گرتن دەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وآله وأصحابه أجمعين. معلومي برستانا همولاك دزانين هر كارك كإنسان أنزامي بدات هر إيشك بيكا پێویستی بە نیەتە بەڵگەمان لەسەر ئەو قسەیە چییە لەسەر ئەو بابرین قسە کە دەرەین هەموو ئیشەکە هەر ئیشەکە هەر کارێک هەر شتێک کە ئینسان بیهەوێ ئەنجامی بدات پێویستی بە نیەتە پێغەمبەری خۆشەویست عەلەیهی السەلات وەسەلام ئەفەرمی ئینەمە الئەعمال بالنیات وئینەما لكل امرئ ما نوى ئەفەرمێ هەموو کارێک هەموو ئیشێک کە ئینسان ئەنجامی ئەدات نوێژە ڕۆژیە حەجە بابرین زەکاتە ئەوە عیبادات مەثەلەن و هەروەها ئیش و کاری تریش هەمووی بە نیەتە ئینسان کارێک دەکات دەبی نیەتی وایە دەرێ چ دەکەی لە ڕەفیقەکە دەپرسی دەرێ نیەتم وایە ئەو کارە بکەم نیەتم وایە بەیانی بەڕۆژوو بم نیەتم وایە بەیانی سەفەر بکەم بەتەما و ئەلفازی زۆر هەیە وەکو برێ ئەلفازی بتەرادیفەی پێدەوترێ ئەوە یعنی لە بۆ نیەت ئێمە بەسی پێ نیەتە جا لێرانەدا مەسئلەی نیەت یەکەکە لە ئەرکانی ڕۆژی لە بۆ ئینسان چکە ئەگەر نیەت نەبی معنای وەیە ئەوە عیبادەتەکە قبول نابی وەچی دەفەرمی ئینەمە الأعمال بالنیات هەموو ئینسانێکیش لەسەر ئەو نیەتە خوای پەروەردیگار سەوابی دەدا ئەو جا بەنسبەت ئێمە وەکو موسڵمان یعنی جگە لەوەی کابرین پێویستە نیەت واجبە لەسەر ئێمە سنەتیشە تەلەفوز بە نیەتەکە بکەین یعنی بە قسەکردن بە زمان سنەتە بەرێ سنەتە وەیوسەن و تەلەفوظ بالنیەتی سنەتە تەلەفوز بە نیەت بکەین لۆ لیوافق اللسان القلب هەتا لۆ خاتی موافقەی زوبان لەگە دڵی هەردوو لە بە قووەتر دەبی إعلاني يعني أو سنة نك فرزة نك فرز نيا شكا فرزك أوي لنا ودل الدابي بدل كتو بروجو دبي هوارا كفتار دكي وافطار دكي وأوروكا بروجو بوي لو بيانيش نيت يعني دلت وايا قولتين بلقشوي كإنسان أبيني السحور دكا يعني باشي وهلا سيتوا أو كاري أنزام ددا أو بخوي كذا عملكي فعلكي نیشانەی ئەوەیە کە دەری دەخات کە ئەو ئینسانە بەتەمایە بەیانی کارێک بکە ئەوی سیە ئەویش بە ڕۆژوبوونە بۆیە یعنی وەکو مەزهبی ئێمە شافعی ئەفەرمی پێویستە بە زوبانیش برێ ئەجیدا نیەت محلی نیەت و محل نیەتی ئەلقەلب و محلی نیەت دڵی ئینسانیە کە دڵ لەسەر ئەو کارەی بوو تەواوە يعني پێویست ناکە ڕۆژانە مەسەن وەسواز بین بڵین ئەو نیەتم نەهینە بە زمان یانیش بە دڵیش نیەتم نەهینە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان مەسەنە نیەتمان هینە بە دڵ بەری عینی وایە بەرێ ئینسان
زۆر کەس دەبینی بە دەرێ مامۆستا من نیەتم نەینایە بەزار قەیدی ناکە تەسیید ناکە مادامە تو بەدر یعنی بە تەمابووی بەیانی بە ڕۆژوبی زۆر ئاعتیادیە یعنی لۆی وەبەر دەکەویتن و بە ڕۆژەکە هیچ ئیشکالێکی تێدا نییە هیچ جوعاکی دەست نیشانکراویش نییە مەسەنم بڵین بەێ یانیش هەر بەدڵ مەسەنە نیەتی ئەومان هینا بە ڕۆژ بەێ یعنی ئەو دوعاە هەیە هێواران تەبیعی لە کاتی فتار دەکا دەفەرمی کا ئینسان ڕۆژی دەشینی کاتی مەغریبان مەسەلەن دوعای دەکا دەرێ وەلی سڵمی غەدینەوەی مەسەلەن اللهم على رزقك أفطرت ولي الصوم غد نويت ذهب الظماء وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله أو نيتي مقصد أول وين دريكا ئاماژەی بەوەی دەکاکە وەلی سەومی غەدی نەوەیت و هەر تەلەفوزی شەبزانە ئەوە هەر بەخۆی بۆ تەلەفوز ئەلی وەلی سەومی غەدی نەوەیت و بەری ئەمزانکە ئەو نیەتەینا ڕۆژانە دەهینی ئەگەر ڕۆژێکی بابرەی لە فکری چوو هێوارەکی یاخود شەوەکی وەکو وتمان ئەو کارانەی ئەنجامی ئەدایە خود هەر لە بەیانیەکەی کە خۆی منع دەکا لە خواردن و خواردنەوە ئەوە گەورەترین بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو ئینسانە دەیهەوێ بە ڕۆژ و بیتن ئەیستا ئەگەر بچینەوە پێش مانگی ڕەمەزانی پیرۆز باسی ئەوەژمان کرد کە بە دیار کات ینی سبەی مانگی ڕەمەزانی پیرۆزە ئەمە بچینە ئەو کات ئەگەر هاتوو دوای زانیتمان کە ڕۆژوەکمان خواردیە دوای چ بکەین ڕۆژوەکەی دیکە قەزا بکەین یانی بگرینەوە دوای مانگی ڕەمەزانی پیرۆژیان یانیش لەسەرمان ناکەوێت چونکە بەپێی قسەی زانانمان ئەو ڕۆژەی بە ڕۆژوو بوو چونکە ئێستاش خەڵک هەیە مەسەلەن دەڵێ مان گەورەیە پێ دەچی ڕۆژوەکمان خواردوی بەگوناح لەسەرمان حساب دەکەین یانیش بابرین پرسیارەی بەڕێزێت ئێمە پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەلات وەسەلام میقیاسێکی لە بۆ ئێمەدانەیە یعنی میزانێکی دانایە ئالەتێکی دانایە ئەویش ئەوەیە فەرموویتی سووموا لڕوئیەته وئەفطیروا لڕوئیەته ئێوە بە ڕۆژوو بن لە بۆ بینینی مانگ وأفطروا لرؤيته بشكن جيجنا وكوتاي بمانجي رمضان بينن لبو بينيني معك يعني سري ما كوتاي شعبان وكوتاي رمضان أبزا فرمي أجر فإن غم عليكم فأكملوا العدة أجر تاري مثلا غيام بو يعني مثلا هور بو يعني مانع كبو لأسمان ديار مانعها لبو بينيني معك ئەوە عیدەتەوە کە سیرۆژ بەس لێرانەدا طبیعی کە بابرین ئەو سار نمونە لە بۆ ئەو سار بینیدەوە یاخود هەر کات هەر سارەکی تر کە یعنی سەری مانگ کە یعنی کۆتایی شعبان ئیسپات نەبوو مانگ دیترایە هیچ کەسێک نەبوو مانگ ببینی چکە با شاهدی یەک نەفەریش برێ مانگم دیت ئەوە یعنی دەبیتە ڕەمەزان کە ئیسپات نەبوو طبيعي حكومتيش دولتيش يعني إعلاني دكت ابتر رمضان كواتا أما أوا دبي دتسينا ناو شك وشبهات دتسينا ناو قمان شريعتي إسلامي جدودة لقمان لولا قمان كيد تشيشا برين أوال يعني هو بويان هو نبوت كاما هيز بلغنيا أو يدري هو بوا تسبلغنيا يعني تم يعني دوای ئەو فترەیە تەماشای مانجیەکە ئەوە نابیتە ینی بەڵگە و مستەبسەک ینی هیچمان لەسەر ئینشاءڵڵا دەمان خواردیە چونکە یعنی بەو شێوەی لەسەرمان واجبەبی کە ئەمە مانجی ببینین کە ئەگەر مانگ نەدیترا بەخۆی نافەرمی سوبولی ڕوئیەتیهی ئەگەر یەکە دەدیتە تەکبیری چیە معنای ئەمە خۆ وەکو شەریعەت پاش چەند شەوەکی ئەگەر ئەتوو مانگ دیت زۆر کەس لە ئێمەش دەرێ ئەوە مانگ گەورەیە یان مەسەلەنەوە وەڵایەوە دوو شەویە ئەوە سێ شەویە کاکە ئەوە لۆ بە خۆمان یعنی شتی بخەینە سەرخۆ یعنی زۆر سوالکردن و زۆر چوونە ناو شت پێم وایە لە شریعەتدا باش نییە دع ما يريبك إلى ما لا يريبك واز بینە لەوەی دەتخاتە ناو گومان وەلا یەقین ئەتوو مادام بە یەقین مانگت نەدیت دەوروبەری توش بە هەمان شێوە وڵاتی توش بە هەمان شێوە ئەوە پێم وایە ئینسان گونەحبارە بیت ئەمژی بادینیە دەت بژیم تو باید ئامێدی چینە شامێ پێک بە هەمی پرۆژین خودی قبول
مامۆستا ئەی بەگشتی یاساکان ئەوانەی بۆ ڕۆژوگرتن مەسەن بە ڕۆژوانان هاتیە لە بوازبوونی مەسەن بەپێی ئاەتی قورآنی پیرۆز یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم يا أيها الذين آمنوا باسی چ ئیماندارێک دەکات لە چ تەمەنێک فەرزە بۆ چ کەسێکی دیکە فەرز نییە ڕۆژوگرتن لەسەری خۆی ئەمە دوو ئاەت هەیە لە سوورەتی بەقەرە ئاەتی 183 185 ئاەت یەکەمیان ئەفەرمی لە مانجی ڕەمەزان ڕە باز دەکات دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان أولا يعني قوري أو مانجا بيرو زمان لو دردخا دفرمي مانجي رمضان أو مانجي كوا قرآني بيروزي تداهاتي تخوار يعني فضيلته قوري مانجي رمضان أقدار بن زور مهمة أو مانجا بيروزة أو مانجا لو چونکە قورآانی تێدا هاتی هەموو پەرتوکە ئاینیەکانیش ئاسمانیەکانیش هەم لەم مانگەدا هاتی نەخوارێ بەێ وەکو ڕیوایەت دەکات و دەفەرمێ تێکرای پەرتوکەکانیش ئینجیل تەورات زەبور ئەمانەش هەر لە مانجی ڕەمەزان هاتینا و هەروەها سوحوفەکانیش یعنی بە تێکرایی جا لێرەدا فەزیلەت و گەورەی مانجی ڕەمەزان دەردەخات دەفەرمێ قورآانی پیرۆزی تێدا هاتیە واتە ئێوە زۆر ئاگاداری ئەو مانگە پیرۆزە بن چونکە قورآانی تێدا هاتیە لێرەش قورآن مەقسەدی پێکە دەفەرمی قورآانی تێدا هاتیە لە لەوح المەحفوظەوە هاتیتە ئاسمانی دنیا شوێنەکەی پێی دەوترێ بەیت العیزە قورآانی پیرۆز دەفعەتەن واحیدا بە یەک جاری لە ڕەمەزان بە تایبەتی یعنی ڕەئی عولەمایان زیاتر لە عشری ئەواخیرە لەویش لە تاکەکانە زیاتریش لە تاکەکان لە 27 بابێڵ بگەینێ و خوای پەروەردیگار ئەزرەکەمان پێ ببەخشی ئینشاءالله ئەمەش خۆمانماندی بکەین بەرێ جا فەرمی قورآانی پیرۆز لەوێن دەداهاتیە لۆ مهمەی یعنی ئەو مانگەی کە بە هاتنی قورآنە مەقصود ئەوەیە چونکە قورآن یعنی بەرنامەی بەشەریەتە قورآن یعنی تێگەێنەری ئینسانە یعنی هەموو شتێکی تێدا ژیانی ئینسانی يعني من الأول من الباب إلى المحراب وكودري الأول هتا أخير هموي تدا جياني أو كتلوكا جيان من ريق بخين بدي زور جوانا وهروها يعني ما في همو خاون ما فتش تدا حتى ما في دار وبلد وحيوانات وآفرة ومنالو قورة وكسكبويا أو ما نقش هدا مهمة أو برنامج تدا هاتي تأسماني دنيا خوشي وصف قرآن كافر هدى للناس وبينات من الهدى والفرقان ڕۆنکەرەوەی لە بۆ خەڵک لیناسی باسی بەقاعدەی علمی خۆمان وشەی ناس یعنی علمی تەفسیر گشتیە لە بۆ مسلمان و لە بۆ غێرە مسلمان قورآن هادیە هیدایەت دەرە تەنیا لە بۆ ئیماندار نییە بێم بەرکو لە بۆ غێرە ئیمانداریشە حتا کافرەکانیش ئێستا تەکنەلۆجیای لێوەردەگرن یعنی ممچینە مطالعی دەکەن متابعی دەکەن ممچینە لەمە زیاتر یعنی ئەو شتە بکەن هدى للناس وبينات من الهدى والفرقان رون كروية لبين هداية فارقة واتزيا كروية لبين ساكة وخرابة لبين نقصاني ولبين شتي توا هل بر أوش زيادة دبي أم كتابة بلين أم كتابة همو مروفاتيا نكتن هاي مسلمانا جوانا قرآني بيروز بتشو شي دكينو قبل تنيا مسلمانا بركو قرآن هروها وش يعني حتى حدزيش بيتيش أفرمي إن أول بيت وضع للناس سيرك بسيارة على من كل روجة قوت ما مسا لو دري للناس والناس همو خلي زاغوت قدسيتي بيت خوتنيا هلا بو مسلمان نيا بركو للناس سواء كانوا مسلمين أو غير مسلمان نجهر فلسطيني خوالي إذا ليردا يعني ما بس من سرتاي موضوعي روجيكا بويداهن أو ذا أفرمي فمن شهد منكم الشهر هر کەسێک حضوری بوو شاهد واتە ئامادە بوو لەو مانگا الشهر مەقصدی پێمانجی ڕەمەزانە فليصمه ئەمە بەقاعدەی علمی صرف علومی اثني عشرين و علەما دوو ئەمر هەیە ئەمر یعنی فەرمان دوو فەرمان بە دوو شێوە دەکرێت لە قورئانی پیرۆز لە شوێنێکی بە یعنی ئەمر دەکرێت مەثەلەن برێ سومو لە شوێنێکی تر دەرێت فليصمه لێرە ئەمری بەلامی پێدەوترێت تاکیدکردنە لە بۆ بە قووەتکردنە بۆی ئەفەرمێ فەلیەصمه ئەمری بەلامەیە
واتە هەر ئینسانێک لەو مانگەیدا ئامادە بوو ئەوە فەلیەسومه با بە ڕۆژوو بی سەواء کانە غەنیەن ئەو فەقیرە مساویە دەورەمەند بی یان هەژار بی سپی بیان ڕەش سپی بی یان ڕەش بی كرديا أو عربية فلانا أو فلانة إلى آخره وشيء من عامة مطلقة حميدة قلتوا حتى سواء كان ذكرا أو أنثى نيربي يعني ميبي هر كسي حاضر بو طبيعي وش بشروطي خوي شروط كادي باسي او شروطانا طبيعي باسي دكاي كم زاريش باسي ثمن كاين بلا ثمن يك زياتر ئێستا منداڵەکانی مەسەن زۆر حەزیان لێ بە ڕۆژوو بن چکە چاو لە گەورەکان دەکەن لە تەمەنێکی ویستە لەسەر منداڵان بە طبیعی ئەمە لە میانەی بابرین سیاقی ئاەتەکان کە ئاەتی دووهەمیش ئەو ئاەتەیە سەرەتایەکەی ئەفەرمێ یا ئەیوهە الذین ئامەنوا دیارە پرزگرێکەکە یا ئەلکتریکی هەیە مامۆستاش بینەوێت هەتا پرزگرێکە بێتە چڕە سەرکردن دە حەز بکەم دووبارە ڕێگەڕین تەماشەبان هێن بۆ ئاشنابوون لەگەڵ فەرهەنگ و کەلتور و مێژوو جوگرافیای کوردستان ڕوو لە شار و ناوچەکانی وڵاتی بەرینی کوردان دەکەین. مردمی جوان لە هەر باژێڕێک بە دەستە بژێرێک خەرمانی ئاشناییتان بە پیتر دەکەین. مەریوانم شاری جوان و کوردنشین داوێنی کەژوکێوت پڕگوڵاڵەی عنبەرین وڵاتی من بۆ ناسینی زێدەتری کوردستان. لە هەر دەرێکە جیهانێ پەیوەندیên ئابووری کار û girêbest کۆمپانیا دادمەزرن mêşek dahênanan dikin û pere di livînên berdewam dane. Pişik hene dadkevin û yên din ser dikevin. Abûr geşê dikin, yên din paşekişê dikin. Samanên serert, samanên bin ert. Dahatên asmanî, berhemên avî. Em ê temama roda û pêşhatên aborî bê xinjêr mezintirîn hevkêşa şîkarî ya aborî meydanî. Xêr bin bo bername abor. Ez im Bextiyarê Ebdulezîzî. ژن لە پیاو عاقڵترە و ژن لە پیاو زیرەکترە. دکتۆر مستەفا زەڵمی لە پێناوی فێربوون و زانست و زانیاریە جوانترین کچی ئەو گوندەی کە لێی ئەخوێنێ بەجێ ئەهێڵێت و ماندوونە ناسانە درێژە بەگەشتی فێربوونەدات. جوان بوو زۆر جوان. نەمرم هەمویان لەبەم بۆ خۆی بۆ خڕماڵ بۆ لای خۆی. وێنە گەورەکە خوێندنەوە و تێڕوانینە جیاوازەکان کۆ دەکاتەوە و وا دەکات تۆی بینەر وێنەی پێشات و گۆڕانکاریەکان بە گەورەی ببین. ئێرە سەکۆیەکە
بۆ ئەوەی هەمووان پێکەوە بەبێ جیاوازی وێنەی گەورەی پرس و پێشهاتەکان ورتر بکێشین. بله تماشاوان هجا ایدی پاشی و نهیج کردستان بسیاری بردام که پرزگری که بچی بیاد تا چرا سر کردن ایدی پرزگری که جینب دستیم بی اشتغال دوباره نام تا بله ما مصطفی بکر زیاتر سر املوی خالی راستامی کار چه تمنه کی زیادتر زاروک دست پروژه گرفته کنول سر پروژه گرفتنی جی ایدی بردام بله اما طبیعی استاد زاری کم باسی اوده کین روزی لسر چی واجب دبی طبیعی شرطی واجبونی روزی چوارشتا یکم اسلامه چکا أو آية تازا خويد مو بيشتري بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام أفرمي يا أيها الذين آمنوا أي كوملي برواداران تبعي ليلة دا إيمان إسلام يكا معنا بانقواز يكا لبو مسلمانة سيري كآية بيشتر بنسبة قرآن عامة لبو مسلمان وغير مسلمان هدايتكي بلام تكليفي أحكام رودة كافرنا كهتا نيتنا وبازني إسلام يعني مكلف ليها هتا نيتنا وبازني إسلام بويا كده فرمي أيها الذين آمنوا يعني أوا معنا أي برواداران تيبت بإسلام معنا مسلمان بري كتب عليكم الصيام يعني فرض كرا على سر إيوا بروجي روجيبون فرض كرا كما كتب على الذين من قبلكم هدفكش لعلكم تتقون يكم شرط شروط واجبوني إسلام بروجيبون طبيعي مسلمان دبي إسلام بيتن ببلغي أو آيتي دو همين شان طبيعي فرزبون يعني تكليفة أمر فرمان للاين بالوديقات هم بآية يكم فمن شهد منكم الشهر فليصوموا هم آيتي دو هم كتب عليكم الصيام أمر فرمانيش تكليفة تكليف رودة چه دكا رودة إنسانك دكا كمكلف بي يعني بالغ وعاقل بيتن دبي مكلف أو كسيا كوا بالغة چونك أجر بالغ نبي بمعنى يعني ليرة خالي تمن باسكريا لبالغ كي خالي تمن باسكريا كتب عليكم الصيام لقر فليصوموا أو تكليفة معلومة تكليف إيش لشي دكري لو إنسان دكري كوا مكلف بي چیە مکلفە ئەو کەسەی کەوا بالغ بی وەکو شریعەتی ئیسلام وەکو حتا لە قانونیش طبیعی سنووری خۆدا درێت چیە مکلفە لە شریعەتی ئیسلام کە دەرەی مکلف بی یعنی بالغ بی و عاقل بی لەبەر ئەوەی چونکە ئەگەر بالغ نەبی بەمەعنا سەبیە واتە مناڵە مناڵ برین باسی مناڵی بکەین مناڵ ڕۆژی لەسەر نییە وەکو فەرز سەبیش دوو بەشی هەیە صبي مميز هي غير مميز هي چونك تمني انسان يعني جاني انسان بتن قناغك دات تيدا بري هل لزدين كفرقيه لنا وجداتي دواء ديت دري الصبيه ودواء مثلا مراهقه وبيدادسي الصبي مميز هي غير مميز هي حتى حفصالي غير مميزة يعني بيشو باكجي اللي قدرناك يا ما وصايدين خلاص زور مناقشة هالدقري زياتر لسلام خاله راضة وسيم بلان مستوى دتينا والسليماني لقالها كارم زياتر باسي كشهواي مانجر رمضاني بيروز دكين لمرودا لشاري سليماني ودواء دقرينه ما وصل بله تماشا نهجا دی پاشیف بردام که می بشوی که راستا خوب برف سلیمانی و بچینو هفکاری ما یادگار محمد بشوی که راستا خوب لگل من دبیت لسلیمانی ها یادگار جانم کتت باش زیاتر ایدی ام شو تایبت بو لبو هندرانی ریال مدرید پیشتریش پیشی نیو ساعت زیاتریش لگل هندرانی ریال مدرید بوی باسی هم هندرانیش بکی همیش باسی کشو هوای رمضان بکی لم رودا لم شو چون خلق رویان لدرو کردی بو پاشه خواردن و کامیرش بوی تا فرمو یادگار بەڵێ زۆر سپاس شوان سڵاو لە تۆ هەروە سڵاو لە بینەرانی کوردستان 24 هەڵبەت وەکو خۆت وتت کەمێک پێشێستایە کاژێرێک پێشێستا
یاری نێوان ڕیال مەدرید و یۆڤانتۆس کە دوای یاری ئەم وەرزەی خولیانە پاڵەوانەکان بوو بە سەرکەوتنی ڕیال کۆتایی هادووەکو بینیشتان لێرە لە شارڕێی سالم کە ناسراوە بە سەوڵەکە لە شقامی سەوڵەکە هاندێکی زۆری ڕیال مەدرید لێرە ئاهەنگیان جێڕا هەتاکو ئێستش ئاهەنگەکە بەردەوامیە لە چەند شوێنێک و بوونی ئەو هاندەرانە لێرە ڕۆڵێکی وای بینیوە کە ئەو دوکانانەیە ئەو خواردنگانەی لێرە کەوتونەتە سەر ئەم شەقامە خەڵکێکی زۆر ڕویان تێبکە هەم بەهۆی ئەوەی کە مانگی ڕەمەزانی پیرۆزە هەم بۆی ئەو خەڵکانەکە زۆربەی زۆریان بە ڕۆژوو دەبن لێرە یەجگاری پارشێوەکەیان دەکەن لەم خواردنگانە ڕوو دەکەنە خواردنگاکان بۆی خواردن بخۆن و پارشەی خۆیان بکەن و دواتر دەگەڕێنەوە ماڵەکان. ئەگەر زیاتر ئێمە باسی کۆمەڵێک لێرە خواردنگە لە شەقامی سالم هەیە کە لە پێشوازی میوانەکاندان وەکو وتمان ئەو میوانانە زیاتری وەکو ئەم شەو ئاماژەمان پێکرد ئەو یاریە لێرە هاندێکی زۆری کۆکردەوە ئەو هاندەرانەش ئێستا ڕویان لە خواردنگاکان کردووە. ئەگەر هاوکارم یارمەتی دەربێت لێرە ئێمە ڕووەکەنێژێک لەو خواردنگانەکە خەڵکێکی هەرچەندە پێشکەمێک پێش ئێستا خەڵکێکی زۆری لێبوو بەڵام هەڵبەت ئێستا شەر خەڵکێکی زۆر لێرە هەیە ئێمە بچینە لای خاوەنی ئەم خواردنگایە هەڵبەت سڵاوتان لێبێ پرسیارەوە بکەین کام خواردنگەکەی ئێوە لە شەوانی ڕەمەزانە جیاوازی چییە لەگەڵ شەوەکانی پێش ڕەمەزان جیاوازی شەوانی پێش ڕەمەزان لەگەڵ ڕەمەزانە جیاوازی چییە لە پێشوازی لە میوانەکانی جیاوازیەکە تەنیا ئەوەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەتاوەکو دوای پاشێوی شەکەین لەبەرەوەی کەسانەی کە مەسەلەن ناچنەوە ماڵەوەیان ناتوان بچنەوە ماڵەوە لە شوێنی کارەکانیان یان لە شوێنی ترینیان دوورن لە ماڵەوە ناتوان بگەنەوە ماڵەوە یان لێرە نانی پاشێوە خۆنیان ئەتوان بێن بۆ ئێرە بۆەوەی کە لێرە پاشێو بکەنەوەمانە نەچنەوە بۆ ماڵەوە. ئەگە پرسیارەوەکەین بە تایبەتی لەم شەودا کە یاری کۆتایی خولیانە پاڵەوانەکانیش بوو تا ڕادەیەکی زۆر شەقامی سالم هاندێکی زۆری ڕیاڵی لێبوو کە ئاهەنگجانە جێڕا ئەمە تا چەندێکم شەو ئەم یاریە لەگەڵ ئەم شەوی ڕەمەزانایەکی گرتوتەوە و زیاتر خەڵک ڕووی کردبێتە خواردنگاکەی ئێوە. بەنسبەتیەوەی کە ئێرە سنتەری شارە و کافتریای زۆرتیایە ئەو شوێنانی کە مەسەلەن کافتریای تیاگەنج عادەتەن ڕۆکاتە ئەوێ بۆ سیرکردنی یاری و بۆ ئەو شتانە و دوایەوەش ئەو ئاهەنگ جێڕان هەرە بێ لێرە بێت چکە لێرە دانیشتونەوە کافتریاکانی شار لە سەهۆڵەکان و ئاهەنگەکان هێنە سەهۆڵەکە و زۆر قەرەباڵغ بۆ تای سێژ وازامە قەرەباڵغ ئاگەر. ئێوە لەم خواردنگایە چیتان هەیە چی پێشکەشی ئەو میواناناکەن کە ڕۆکەن؟ ئێمە هەموو خواردنێکی سەریعمان هەیە مەسەلەن گەسمان هەیە شاورمەمان هەیە هەمبەرگرمان هەیە پیتزا و مەسەلەن هەموو بابەتەکانی تر کە زوو ئامادابێ. باش ئەگەر ئێستا هاوکارم یارمەتیم بێن بەڵێ بچینە لای یەکێک لە ئامادەبووان کە لێرە ڕووی کردوتە ئێرە و لێرە سڵاوت لێبێ هەڵبەت لە شەوێکی وادا با بزانین جیاوازی شەوانی ڕەمەزان لەگەڵ شەوانی پێش ڕەمەزان ناچێ لە لای تۆ؟ وڵی وەکو جیاوازی شەوانی ڕەمەزان قەرەباڵغترە خەڵکان شەوان زوربەیەتە دەرەوە و کاتەکانیان لە دەرەوە زیاتر بە ڕۆژی لاکەن زوربەی کەس هەیە ماندووە مەسەڵەن ئیشوکاری هەیە بە ڕۆژ درەنگتر ئەچێتە دەرەوە ئیشوکارەکانی خاتە مەسەڵەن دوای کاتی بەربانگ من چەنەها کە زەناسم شەوان ئیژەکە. باش بابزانین تۆ ئیشی چییە کەیدووە کە خۆ دەڵێ هیلاگەبین ئیشی چییە کەیدووە بۆ ئایا هەر شەوانی ڕەمەزانیتە دەرەوە بۆ ناخواردن لێرە یانە خێر شەوەکانی تریشی بڕوان پێ بکە ینی تەسەور ناکە ئێمە یەکەم شەو من بێمە دەرەوە ینی زۆر دەگمەن ئێمە دەرەوە سوتفەی جەنابتانم کردووە هەروەڵا ئیشم هەبوو وەستایەکات بوو ئیشی بۆ کردمی تر بردمەوە تۆزێ مەشغوڵیەوە بووم لەبەرەوە درەنگە ڕۆڵەوە. ئێستا تۆ هەڵبەت سوپاسە دەکەین تۆ لێرە کە ئامادە بوویت بچینە لای یەکێکی تریش کە لێرە ئامادە بێن برادەرەکە باش ئێستا گەر بچینە لای کەسێکی تر سڵاو لە جەنابێ هەڵبەت یعنی قسەیە ناکەن بۆمان لەسەرەوەی کە باش هەڵبەت ئەمانەی کە لێرە نیت تۆ قسەیەکمان بۆ بکە هەڵبەت بابزانی پاشەی خۆ بەچی بەسەرە بێت. جیاواز لە شەوەکانی پێش ڕەمەزان دیارە خەڵک بە شەوا زیاترێتە دەرەوە و ئیتر تا درنگانی شەو دەرەوە قەرەباڵغەوە دوکانی فاسفودەکان زیاتر قەرەباڵغترە میش هەروەکو کەسانی تر دەرەوە هەر لەفە و هەڵبەت شوان من ئەمێ لێرە ئەوە بڵێم کە
کۆمەڵێک خواردنگە لێرە خەڵک زۆڕیان تێکات و وەکووتمان زۆربیان لێرە پاشێوی خۆیان دەکەن و دواتر دەگەڕێنەوە ماڵەکانیان. زۆر سپاس بۆ هاوکارمان یادگار محەممەد بە شێوەیەکی ڕاستەخوو لە شەقامی ساهلم بە شێوەیەکی ڕاستەخوو لە سلێمانی لەگەڵمان بۆ یدی وەکو دیاریش شەقامی سالم بەگشتی جمەی دێت لە لافە خۆران زۆر سپاس پێ نەبێت هیچ دێ لەفەکی خۆم پۆشنێکی دەبارەف ماڵەوەچن بەڵێ تەماشاوان نێژە دیبارڕۆمە پۆشی بەردەم کە دیال تەوەرەی یەکەمی ئاینی ئەوژی یا ساڕێسەین ڕۆژی گرتنێت دیال مامۆستا بووبەکر ئاخوبانی مامۆستا بووبەکر زیاتر باسی لە خاڵی دووەم ڕاوەستا بووین ئەوەش بالغ بوون و تەمەن دوای خاڵەکانی دیکەش باس بەێ وتمان بلوغ بوو بلوغ طبیعی تەکلیف ڕوودا ئینسانی بالغ دەکا چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەی ئەفەرمی رفع عن أمتي الخطأ والنسيان وما استكرهوا لحديث فرمي رفع القلم عن 3 عن الصبي حتى يحتلم يعني مرفوع القلم بمعنى مكلف نية لسري حساب نية وعن النائم حتى يستيقظ يعني حتى هوشي ديتو برخو بمعنى مزوني جدقتو لو عندك ئەو زالێرانە دا معنە داخلی ئەوە عقل دەبیتە یەکێک لە ئەسبابی مامۆستا لەسەر خاڵی هی بالغ بوون مەسەلەن ئەدی فەرزە لەسەر دایک و باوکان مەسەن منداڵەکانیان فێری ڕۆژوگرتن مناڵەکان زیاتر لەسەری بڕۆین مەسئلەی مناڵ بەڕێ زۆر زەروریە ئینسان تربیەتی مناڵ بدا ئێستا ئەمە دەبینین لە مزگەفتەکان بەعام لە هەموو شوێنەکان لە هەموو دنیا بە تایبەتی بابرین لە کوردستانی خۆمان مزگەوتەکان یعنی چەندی بەتەمەنی لێە هەندەشی مناڵی لێە یعنی تربیەتی مناڵ زۆر ئەساسە چونکە پێغەمبەری خۆشەویست عەلەیهی السەلات وەسەلام ئەفەرمی كل مولود يولد على الفطرة هەموو مناڵێک لەسەر فیترە دروست دەبیتن ئەو مناڵانە کە لەگەر بابیان مەثەلەن دێنە مزگەوت یان هەندێک شوێنەیە لەگەداچیان نەستە مزگەوت ئەوانە یعنی فیترەتەکەیان سەلیمە ینی پێویستە وایە لێ بکەین کە ئیقتیدا بە داک و بابیان بکەن و لەسەر بابرین نەهجی داک و باب بڕۆن یعنی ئەمە وایە لێ بکەین یعنی جیلەکی لۆ ئەوەی ببنە جیلی داهاتوو تربیەتی ئەخلاقیان بدەین تربیەتی عیبادەت و دینیان بدەین پێغەمبەر صلی الله علیه وسلم حەدیثێکی فەرمی دەفەرمی ئەگەر مناڵ یعنی وای لێ هات بابرین تەمەنی وا لێ هات چونکە حدودی هەتاگاتە 15 ساڵی هەر بە سەبی حیساباتە بلوغی دەبی وەکو باسمان کرد هەتا بلوغی دەبی ئەوجا معرەزە لە 9 ساڵی معرەزە لە ئەوەی بلوغی ببیت هەتا دەگاتە 15 ساڵی نیهایەتیتی پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر بێت و یعنی مناڵ گەیشتە ئەو ئەندازەی کە بتوانی چەند ڕۆژێکی بە ڕۆژوبی پێویستە داک و باب یعنی بەردەوام ئەوە ئەرکی دایک و باوکانە بۆ ئەوەی هاندانی منداڵەکانیان بۆ ئەوەی کەوا بەڕۆژوبی ئەوە تربیەتە على سبيل التربية لا على سبيل الفرض والواجب نەکبرین ئەوە واجبە و فەرزە لەسەر ئەو مناڵی هێشتا فەرز نەبووە هێشتا فەرز نەبووە بەڵام ئەوە لەسەر سەبیلی تەمرینە ئەو مناڵە لێ ڕابێت چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی مروا الصبي بالصلاة ل7 بەنسبە نوێژیش دەفەرمی لە 7 ساڵیە ئەبری پێ بکەن کەوا دەست بە نوێژ بکە لێ ڕابێلۆ لە 10 ساڵیە یعنی هەندێک جار لێی بدەن بەس لێدانێکی وە ناکە برێ زۆر بە ئەزیەت وەکو ترساندنێک بۆ ئەوەی ینی بەردەوامی چکە لە بلوغ نێزیکە ئەگەر لە مناڵیەوە فێر نەبین ئەو گەورەتی بەڵگەی لە ساوەی کە ئەگەر لە مناڵی فێر نەبیتن دوایە بڕێک زەحمەتە ئەجا بە نیسبەت ڕۆژیش ئاینی شت پێغەمبەر فەرمووی ئەرچی داک و بابە کە لێیان ڕابینن مناڵەکان تیان بگەینێن یعنی نەسیحەتیان بکەن حتا کە دەستنە مزگەوتەکانیش مزگەوتەکان بە پاکژوو خاوێن ڕابگرن غەوغا دروستنەکەن لەگەر موسەلیەکان حتا لە شەریعەتی ئیسلام لە سەفی نوێژ بزانە مافی مناڵ هەیە لە سەفی نوێژ سەفی یەکەم لە بۆ پیاوانە سەفی دووەم لە زمانی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەوە دادرا بوو لە بۆ مناڵان بوو مەبەستی یعنی دوای پیاوەکان یعنی ئەگەر داماننا مزگەوتێک بابرین چەند سەفەکی تیا بوو سەفی ئاخیری لە بۆ مناڵەکان بە تەنزیمیان بکەن و ڕێشیان بخەن و زیاتر حتا ئیمامی مزگەوت خەلکەکە خۆ لە مناڵانە شعوریان ئەزیەت یعنی بریندار نەکرد خۆیان لێ تووڕە نەکرد
يعني حتى ئەگەر شتێکی غەڵەتیان کرد نابی خۆیان لێ بەڵکو ئامۆژگاریان بکەن چکە ئەو مناڵانە بە تایبەتی ئەگە بە ڕۆژوو بن زۆر یعنی ممچینە لە بالغەکان لە خوای گەورە زۆر ئەوە تریش بن ئەمەش بە خۆمان مناڵ بووینە ئەمەش بە خۆمان مناڵ بووینە لەگە بابی خۆمان چوینە مزگەفتێ و بە ڕۆژی بووینە و ئەوە دەبی بە موجامەلە لەگەر ئەو مناڵانە بەو شێوەیە مامۆستا لەبوو نوێژکردن مەسەن وەکو گوتت پێغەمبەر صلی الله علیه و سلم گوتیتی لە 7 ساڵیەوە دەست پێ بکەن لە 10 ساڵی ئەگەر نیان کرد نوێژ سزای گچکەیان بدەن یعنی ئەگەر لێ دانیش نەبی سزای گچکەیان بدەن ئەی بە ڕۆژوگرتن ڕۆژی سزایدان ڕێ مەسن ئەگەر بە ڕۆژوو نەبی مەسەن دایک و باوکان سزای ڕۆژی شەر بە هەمان شێوەیە یعنی وەکو لێدارێکی وەنا کە ئەزیەتیان بدەن سزادان وەکو خۆ لێ تووڕەکردیان برێ بڕە خۆی لێ بگری باب خۆ لە مناڵەکەی بگریاندا خۆی لێ بگریان مەسەلەن ئەگەر بە ڕۆژوو نەبوو یارمەتی نەدا پارەی نەدا تێبچی لە فەی بکری یان خواردنی بکری یعنی یارمەتی دەری نەبی بەرکو ئەو مناڵە هەز بەوەی بکە کەوا دیارە کارێکی باش ناکە پێویستە یعنی ئەو مانگە چکە مانگەی زۆر گەورە و عەزیمە تێدا بە ڕۆژوبی جا شتێکم بەبیر هاتەوە دەفەرمی جوولەکەیەک پیاوەکی جوولەکە کوڕەکەی خۆی دیت لە ڕەمەزانێ نانی بەدەستیوە بوو دەیخوات بە ئاشکرا پارچە نانێکی وێ بوو لە ناو خەرچی دەرێ ئەو شەخسا تەعدیبن یعنی لە ڕووی ئەدەبەوە زەلەکی لە مندارەکەی خۆیدا گۆتی کوڕم نازانی ئەوە ڕەمەزانە ئەوە مانجی مسلمانانە مانگەشی گەورەیە جێ ڕێز و تەقدیرە کوڕەکەشی گوتی خۆمانجی منیە گوتی ڕاستە مانجی یعنی ئەمە بە ڕۆژوونینە گوتی خۆ ئەمە بە ڕۆژینینە تی ڕاستە ئەمە بە ڕۆژوونینە بەڵام ڕێزی ڕەمەزان احترامی مانجی ڕەمەزان لەسەر هەموو ئینسانێک پێویستە چ مسلمان بی چ غیرە مسلمان بی پێویستە ئەمە ڕێز لە مانجی ڕەمەزان کەواتە مەبەستی من ئەوە بوو یعنی ئەمەش هانی یعنی برین ئەوەی مناڵەکە بکەین زەجریان بکەین لە کاتێک واتە منعیان بکەین لێ نەگەڕین وەکو هاوکارم میریش ئێستا باس کرد مەسەن شێوازێکی جوانیش هەیە لە لای ئێمە کورد مەسەن بە منداڵەکانیان دەڵێن مەسەن ئەو ڕوو هەتا نیوەڕوو بگرە سبێ هەتا ئەیوارەی لوت پێکەوە دەبەستم هەتا ئی فێر دەبی ڕاستی شێوازی جوان هەیە مامۆستا ئەمە زیاتر باسیە بابەتەنە بەگشتی دەکەین بەڵام ئێستاوە دەچینە لای هاوکارم لە هەولێر بزانین لە هەولێر چون باسی ڕۆژوگرتن دەکەن لە ڕۆژی ئەم بێژین پۆشیوە نەهەیە هەفکارێمە ئاراس ئەحمەد پشەیکە ڕاستە خودنەوە هەولێردا دەدی لەمەدەبە ئاراس جانم کاتت باش زیاتر باسی کەش و هەوای ئەم شەو بکەین بۆ ڕۆژوگران بە تایبەت جوانەی یعنی سەردانی دەرەوەیان کردێ بەڵام لە پشتەوە دەیبینم دیارە شتێکی تایبەت هەیە بە تایبەتی پۆلیسی هاتوچوو لەوێ دیارە حازرم بە تایبەت دیارە ئەم شەو لەگەڵ پۆلیسی هاتوچوو دەکەی یانیش شتێکی تایبەتت لەکن هەیە فەرموو ئاراس جان ژبان ئەو کاتەی تۆش باش بەڕاستی ینی لە شەوانی ڕەمەزاندا پێویستە ڕۆڵی هێزە ئەمنیەکان بە تایبەت لە شاری هەولێر لە بەرچاو بگیرێت ئێستا من لەگەڵ هێزێکی تایبەتم کە هێزی بەڕێبەراتی پۆلیسی فریاکەوتنی هەولێرە کاوانە ئەنی ئەو برایانمانن لە هێزی پۆلیسی فریاکەوتنی هەلەکە شەو ڕۆژیان خسۆتە سەریەک شانبەشانی هێزە ئەمنیەکانی دیکە لە شاری هەولێر بۆ ئەوەی ئەمن و ئارامی و سەقامگیری شاری هەولێر و پارێزن و بۆ ئەوەی هاوڵاتیان هەست بە ترس و لە ڕاوچە نەکەن بۆ ئەوەی هەنی شەوانی ڕەمەزان هاوڵاتیان لە ماڵەوە دێنە دەرەوە ئەوانە ئەرچیوان ئەوەیە کەەوە سەر و ماڵی و هاوڵاتیانە پارێزستا من قسە لەگەڵ بەڕێز مقدەم سەران شێخ لەتیف بەڕێوەبەری پۆلیسی فریاکەوتنی هەولێر دەکەم کاکسەران ئەم کاتت باش ئەگەر پێما بڵێ پلانی ئێوە پلانی بەڕێوەبەرایەتەکەتان لە مانجی ڕەمەزان بە شێوەی گشتی چۆنە بەخێر بێن ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی فریاکەوتنی هەولێر لە مانجی ڕەمەزانی پیرۆز بەرنامەیەکماندا ڕێژوە لەسەر بریاری بەڕێز بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر کە بە هەنگی لەگەڵ هێزەکانی تر هێزی ئاسایش و پۆلیسی هاتوو بنکەکانی پۆلیس نەهێشتنی تاوان بە هەموو هێزەکانەوە توانیتمان ئەو مانگە پیرۆزە بە ئارامی ڕابگرێن بە تاکیت مانجی ڕەمەزانی پیرۆز تایبەتمەندی خۆی هەیە بە تایبەتی شەوان شوێنە گشتەکان شەقامی ئیسکانە شەقامی تێراوە شوێنەکانی تریش چەندین مەفاریزمان ئامادە کردو لە ئەم شوێنانە بۆەوەی خەڵک تاکو و پاشی و لە شەقامەکانن لەگەڵیان بین و بۆ هەر پێویستیشان بە ئێمە هەبیتن بە خزمەتیان بگەن ئێمە هاوڵاتیانیش ئاگدارەکەینەوە کە هەر ڕووداوێکە بێتن هەر جەریمەکەبی ئاگدار ئێمە بکاتەوە بەو تەلەفۆنانەی کە لە پۆلیسی فریاکەوتن ڕوون و ئاشکرا لەلایەن خەڵکیەوە بۆ ئێمە بە زووتری کات پەیوەندیان پێوکەوت بە خزمەتیان بێت
دووبارە ژمارەکان دووبارە پێ بۆ ئەوی بینێت موبایلی پۆلیسی فریاکەوتنی هەولێر 104 446 0 ئەو موبایل ئەوەکانی تریش 104 124 144 ئەمانە هەموو موبایلەکانی پۆلیسی فریاکەوتنە هەر پێویستە هەبیتن بەم ژمارانە بە تاکید چەندین ئەفسەر و کارمەندمان لەو شوێنی کۆنتترۆل ئامادە کردووە بۆ ئەوەی تەلەفۆنەکان جواب بدەنەوە بۆ ئەوەی هەر ڕووداوێک هەبیتن بتوانن پەیوەندیان پێ بکەن ئەویش ئاگاداری مەفارێزەکان بکاتەوە هەولێر دابەش بووە لە چەندین مەفارێز لە هەموو شوێنەکان لە هەموو گەڕەکەکان پۆلیس ئامادەیە مەفارێزی لێیە بۆ ئەوەی بە هەر ڕووداوێک لە هەر شوێنەکەی بە زووتری کات پەیوەندی پێ بکاتن ئەگەر پێما بڵێ لە مانجی ڕەمەزاندا ڕێژەی تاوان تاوەکو ئێستا چەندە تاکو ئێستاکە ڕووداوێکی نییە باسی تێدا بکەین شانی باسکردن هەبیتن شەڕی ئاساییە شەڕەشی بچووکەیە بە زووتری کات کۆنتترۆلەوە بەڵێ بە تاکێت ئیدیکە خاستن بەرەبەری وەختی فتاری وەختی چوونەوە لە بۆ ماڵی پەلەیتیان و شەقامەکان دیکە سارەکان بە خێرای لێ دەخورن و ئەوەش ئیدیکە بەس ڕووداو نەبووە شانی باسکردن باس تێدا بکەین دوا پرسیار لێ دەکەم ئەم شەو یاری کۆتایی پلیانە پاڵەوانەکان هەبووە سەرای ئەوەی ئێوە لە مای ڕابردوودا دەستان بەسەر چەک داگرن نایڵن ئەم شەو خۆشبەختانە تەقەنە و بەڵام بینیمان شەڕە دەبێکی زۆر هەبوو بۆ ئەمە ئەم شەو چی تاکردیت کەسێک دەژی کرا بەتاکید ئەو گەمانە کە هەندێک توند و تیژ لێ دروست دەبێتن ئەمە پۆلیسمان لە شوێنە ئامادە کردووە جارەکەی تری هەندێک ڕووداوشتووە هەبوو هەندێک تەقە هەبوو ئەوش ئیجرعات کرا و خەڵکانێکی زۆر دەژی کراوانەی تەقیان دەکرد بەڵام ئەم شۆکە تەقەکردن نەبوو ئەم شۆکە ئیدیکە لە شەقامی ئیسکانیش هەندێکی توند و تیژێک دروست بوو بەس بۆ شێوەی نەبوو ئیدیکە پۆلیس وشتووە ئیزراعات وشتووە بکەن و کۆتایی پێهات تەماشا دەکەین تاکو ئێستاکە هیچ توندتیژێک دروست نەبوو لە هیچ شوێنەشیش لە هیچ شوێنش تەقە نەکرا زۆر سپاسان قەدەم سەران بەڕێوەبەری پۆلیس فریاکەوتنی زۆر سپاس بەڵێ ژمار وەک بەڕێزیان باسی کرد دیارە ئەوان لە شەوانی ڕەمەزاندا و لە شەوانی دوای ڕەمەزانیش و پێش ڕەمەزانیش کۆمەڵێک ژمارەیان دانا و ژمارەی تایبەت بە بەڕێوەبەراتی پۆلیس فریاکەوتنی هەولێر هەر کاتێک هەر هاوڵاتێک حاڵەتە چی نەخوازرای بینی دەتوانێت پەیوەندی بۆ ژمارە نەبکات ئەوان لە هەموو کاتێکدا لە شەوان بێت لە بەیانیان بێت لە هەر کاتێکی ینی ڕۆژدا بێت شەودا بێت دەتوانن بەهانای ئەو کەسەوە بچن و دەتوان ئەو کەسانی یاخود بڵێن گومان لێکراون دەژیریان بکەن زۆر سپاس بۆ هەفکاریمەوە ڕاست ئەحمەد شوێکی ڕاستەخوو لە هەولێرە لەگەڵمان بووی ئەو ژاڵێکردنج بە زۆر سپاس بۆ هەمی هێزن ئەو لە کاری کۆپڕاستیشی شێوەیەکی گەلێک ڕێکۆپێک ئەو لە هەیە ناڤا باژێر و تەوا کوردستانی پاراستنە زۆر سپاس بە مادەم مامۆستا زیاتر باسی کاتی پارشێو بکەین مەسەن بوو نمونە ئێمەوە خەریکی پارشێ و خواردنین بانک بوو ئەو خواردنەی کە لە دەومانە بیخوین یانیش فڕێ بدەین نەخێر خۆی بەنسبەت سحور طبیعی پێغەمبەری خۆشەویست عليه الصلاة والسلام بەنسبەت مهمە یعنی پیرۆزیم سحور کە دەکاتە پاشێو دەفەرمێتە سەحەڕوو فإن في السحور بەرەکە واتە زۆر کەسێ دەرێ من شوێ هەر ناستمەوە یان ناخۆم پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم تەسەحور بکەن واتە تەکلیف لە خۆتا بکەن ئەگەر پێشتر نەخورێ شتێکی هەر بکەن شەوێ هەرستنەوە چونکە ئەتو لە ئەنجامی هەستانەوە لە بۆ خوا شتێک بخۆی ممچینە تاعەت و عیبادەتێک دەکەی دوێژی بەیانەکەی ئەچێت جەماعەتێ بە سحور بەرەکەتی تێدا ئەوجا لێرانەدا کاتی خۆی هەیە وەچی ئیمساک دەکرێت دوای ئیمساکەی خۆت بەنەدەکەی ئەگەر دامانە درەنگ هەستایە هەر ئەوەندە پێیکرا شتێک بە پەلە بخوا ئەوجا یعنی لەگەر بوونی وەقت یعنی ئەگەر بانگ بوو ئەگەر شتەکەی لە ناو دەویدا بوو شریعەت دەفەرمی یەکسەر دەبی دایبنێتەوە چونکە کوو لەگەر ئەڵڵاه و ئەکبەری نوێژی مەغریب ئەتوو قەس بداوێ ناو دەمت خۆی و یعنی ئەوهاش لەگەر بانجی بەیانی ئەتوو مەنع دەبی یعنی قەدەغە دەکەی و کۆتایی بابرین خواردن و خواردنەوە دەینی یعنی حتا تعریفی بابرین سەومیش ئەوەیە ئیمساکە لە مفتیرات من الأذان یعنی لەو وەختی بانجی یعنی لەو وەختی کە نوێژ بوو لەو وەختیرا ئەگەر دەناوزاری شتدا بۆگە هەرچیا بوو دەبی مامۆستا ئەو حەڵالانەی کە ئێدی حرام دەکرێن لە کاتی بە ڕۆژوبووندا لە کاتی ڕۆژوگرتندا زیاتر ئەوانە باز بکەین بەێ طبیعی خۆی ئینسان کە بە ڕۆژوو دەبیتن خواردن و خواردنەوە لە بۆ حەلالە ئەوە طبیعی ئینسان نابی بیخواتن نابی بیخواتەوە ئەوانە بە نیسبەت یعنی وەکو جسمە مەسەرن خواردنی جسمیە
مەسائلی بابرین حتا جیما لەگە خێزانی ئەویش هەر لی مەنع دەکرێت چکە ئەو خوانە خواستە ئەگە کابرا بە ڕۆژوو بوو یعنی چوەکن خێزانی خۆی جیماعی کرد ئەوە قەڵای لەسەر و کەفارەتشی لەسەر کەفارەتشی لەسەر ئەوە بەڕاستی یعنی مامۆستا زیاتر باسی ئەو بابەتە دەکەین بەڵام ئێستا دەچینەوە لای دووک و هاوکارانمان لە دووکیشەوە لەگەڵمان دەمە بەلێ تەماشاوە نوێژە دیە بابەتەش هەمی گرنگترە کۆم بزانین ئەف تشتێن حەلال ئیدی حەڕام بن بێت شوێکی مامۆستای بەحەسلی لێل دەستپێکێمێ بچنە دەفەفکاری خۆ چەکدار جەمال شوێکی ڕاستەخۆش دووکێ چەکدار ئەفدەمێتە باز زیاتر وەسە دیارە تو ناوە هۆڵەکە وەرزشێ دای زیاترە مەحسە وەرزشوانە پینەوە هەیڤە ڕەمەزانێدا چاوە وەرزەخۆ ڕێ خستینە و کامیرەش بوویتە ئانکو هەفکارێمە چەکدار ئەفشەوەت گەلمەدانی نەفەرم و هەفکارێمە ئالان فەرم و ئالان بله جوان افدامتا باش بیتن رمضان لتا و همو هفکارا و همو مسلمانان گشتی پیروز بیتن اوه یکم بجین خلق پروگرام پاشی و ازدا باش دارد بم ما ویامش هولا کالج جوانی دست بکن کوار جوان خوشی ببرنکن جوی پروگرامی اصلا حال هولا کالج جوانی ما کل وره جماره کاریزان ورنه یاریا لج جوانی کن یا بجین یاریا فتنس ام بچنت نافاده و بزانین رمضان ماه رمضان پیروز چی کار تکرن الورزش وان کریا هد گل مدا کاک سمیر یک شراهی نر و هوله اگر تا مدا با دیار کرن رمضان دا بجین هولا و چا وکریا چدم تیا وکریا چی کار تکرن الکاری وکریا دست به که بخیر هاتنا کانال و کی 24 گین و رمضان الهمی بسرمان کردستان و جهان پیروز گین وقتی میت جوانید میت وکرنا قاعی و ید گرتناوی سپیدی ساعت 10 بود تا 12 شبه طبیعی رمضان سپیده یا کس نشد بیت نیه بروجی بید نوکه ام ساعت 4 ساعت 3 و 4 ودگین حتی وقتی فتاری اف یاریزان تنوری یا لج جوانیت کن ابزک برسی و هم بجین بری فتاری بین راهی نانا بکن درسته؟ بو هنده که درسته اوی کشاوا زیده بیدن گلک دهنیات هبن بوانا درسته اوی بیجن آواکرنا ماسول که دا بوانا اوی بزکی برسی بوا چه نابی باشه اف یاریزان ویاریت کن پشتی فتاره اکثر بین راهی نانا بکن بوا چواه اوی اکثر پشتی فتاره تیتن مثلا اوی دیا که کم دابید وقتی که کم دابید فتاره بکت و بید تمرینا بیچک دی ازعاج بید بوی اشتاق و خارنات معی دیویدا هضم نبویا و بید الویری گواش نکی بیخت چید بیتن کاریگری سروی هبید بیچک مطرسی سروی هبیدن دومای بسیار بجین ماه رمضان چند داری کاره بو وانیاریزانا یا تایبت هندکتن تایبت بو فتنس یا بجین لشه خورک بخن یا خود ضعیف بکن ماه رمضان چند داری کاره بوان خود بو هاری کاری یا هاری کاره بس وکی دیجی دیف مروید مینیتن خارند مروی گله که تاین رمضان قلاوت بن چکی بارا پتر اعتماد خود دن سر تشت شیرین یا خود زدت کن اگر خارنوا برکوپیک بیت یا مناظم بیت وکی بجن تشت شیرین و دهنیات گلک نخون بوانا دی گلک آباش بید استفاده که باشه بید بله جوان است خازم چه مدف اکشیان یاریزانا اوید مجیل راینانا بله افدامت باش بید وکو یاریزانه که کتب مدابا دیار کرن اتمها رمضان دا بمه چی کار تکرن الورزشات اکریه بله اوسا دیاره دمی من اما هم نچارین جوان هم نچارین وگر ندفته دیاره دمی من اما هفکارت مل کنترولی اوسا دنه دیار کرن افکار ما الان حسین شویک راستا خو جد هو که گل ورزشوان جد گل مدار پراستی زور سپاس بوده و زور دخوازه لیبوری نشین الان هم جدتش هم جی ورزشوانش برکی میادمی ولی تماشاگران هجد برنامه پاشی برنامه که ما مصطفی بکر زیاتر اما لسر او خالر راستا بوین اگر کفاره یعنیش قضا بکن روزوکان چون بچه و یک کفاره بدین و بچه و یک دوای روزوکان بگیرین بتوات تایبت اوانی که کوتنا ناو جماع وبالنسبة اوي اخر مثلا عندك مفترات هي مبتلات الصوم بس قضاء على سريتي بس كابرنا يعني بغير جماع مثلا يعني كروجي خوشكاديا او بابرين قضاء دكاتوا جناح بالي جميل جناح دكاتي قضاء دكاتوا لو جناح دكاتي شكا امري خوشكاديا بعذر طبيعي اما عذر ما معذورات ما نهبوا يعني او انا نخوش فلان او انا باس ما نكدن دمينيت وسلوي مساله جماع كابرا لبر شهوتي خوي
ئەوە شەوی لە پێشە لەگە عائیلەی خۆی ئەتوانی بە شەو ئەو کارەی ئەنجام بدا و مانیع نییە خی پەروەردیگار زولم لە هیچ کەساکە بەڵام ئەو بچی ینی بە ڕۆژی بی و لە ڕۆژێ بچی جیما لەگەر خێزانی خۆی بکە ئەوە دەبی قەڵای لەسەر هەم کەفارەتیش دەبی بداتن کەفارەت بەس پیاوەکە دەیدا یان بیش دەبی هەم لە جیاتی ژنەکەش بدە بەێ ئەجا ئەوە جیاوازیش تێدا ئەگەر بە ڕەزامەندی خێزانەکەش ئەگەر خێزانەکەشی لەگەرەوی متاویع بێ هەندێک لە مادە فەرموندە بیژنەکەش کەفارەتەکەی بداگەنا تەنیا پیاوەکەیە ئەوە کە قەڵایەکە دەبی ڕۆژەکەی قەڵاب بکەن و هەردووچیان بەس کەفارەتەکە پیاوەکە دەیدا بەرێ بەخۆی یان عەبدەکی ئازاد بکەوە عەبد نەماینە ئەویتر یعنی دەبی دوو مانگا بە ڕۆژوبی ئەو ئینسانە کە لە مانجی ڕەمەزانی جیما لەگە خێزانی خۆی بکە دەبی دوو مانگا بە ڕۆژوبی ئەوە کەفارەتەکەیتی ئەوە یعنی وە نەبی برێم زوڵم بی لەو ئینسانەی ئەوە یعنی لێ ڕاهینانی ئینسانی لەسە عیبادەت و لەسە تاعەت یعنی ئینسان بتوانی خۆی بگری بەسەلەن کە خوا فەرمانێکی پێکردیا یعنی ملتەزیم بی بە کەفارەکەت دەبی ئەگەر مەسەن عەبد نییە ئازاکەین ئەوە دەبی دوو مانگ بە ڕۆژوبی بڕەتەبیشە تەرتیبە یعنی ئەوە عەبد نەبوو یعنی ناچارە دەبی بە ڕۆژوو ئەگەر نتوانی دوو مانگ بە ڕۆژوو ئەگەر نتوانی دوو مانگ بە ڕۆژوبی دەبی 6 فەقیدان بدە بەڵام کە نتوانی ئەویش تەبیعی خۆ لەو گۆڕەی نابی بەخۆی برێ من ناتوانم معلومە دوو مانگ لەسەر یەک متتابعیش یعنی نەک برێم فەسلیابی لەسەر یەک بەرێ مامۆستا بەڕاستی زیاتر دەمانویست لەسەر ئەو بابەتە ڕابستن بەڵام کاتەکەمان هەر ئەوەندە دەزەدا زۆر سوپاس زۆر شتما بوو ینی ئەمەش حەزمان دەکرد بە گشتی باس بکەین بەڵام داوای لەبر دەکەین مامۆستا بەکر ئاخوبانی ئیشڵا خوا خێرتان بنووسی دووبارە ڕۆژ و نوێشتان قبول ئیشڵا ئەگەر دەرفەت بۆ ڕۆژێکی تریش لەسەر بابەتە ڕادەوە خزمەت میوادارم ینی کارێک بە من پێک بێ من لە خزمەتم ینی لە بۆ خزمەتکردنی میلەتی خۆمان بەڵێ تەماشاوە نێژەیەدی تەوەرە یەکەم مژارەکەم تایبەتیجی لە سەریاسە و ڕێساین ڕۆژی گرتنی ئەم گەلەها دەبووینەی دی بەرنامەی پاشیف بەردەوام کە و سەعاتە دووەم خودی حەز کرد ئەمێ گەلەها بەردەوامی پشتی vê navbirê hîn jî gelmedەوە بەێ تەماشەوان هێژا گۆدارین کوردستان بچارێ شوەیەکی ڕاستەخۆیدی سەعاتە دووەم یا بەرنامەی پاشیڤۆن نەهێدا ئەم گەلهاداینە خودە حەز کرد تەوەرەی دووەم ژێ ئەم دێ ji deqeyên bêda dest pêkîn û tewerê tenduristî xwe hez kir ebrukem dê behsê rêvîka Kûrê yani rêxulekûrekîn kap şêwekî êdî tuj meselen ev rêxulekûre tu şîne xuşiyat bi tu çi demekî da tête neştergerîkirin û tête birîn û çi kesek zêdetir tu şîne xuşiyên rêvîka Kûret bin xwe hez kir jî wî webatî jî nûjdarê taybetmend bijin neştergeriyên giştî de diyalma da berê temaşavan nêja li beriya em dest bi babetê tenduristî bikîn em dê beref xwarneka şîrînahiya taybet ya Riha Bakurê Kurdistanê ve biçîn ew jî gulacê êdî Gulat yek şwan şîrînahiyek ku Riha Bakurê Kurdistanê zêdetir xelk qesta kirînavê dikin ji ber ku ev şîrînahiya hem sivik e hem jî şirîn e ew xelkê dixwin jî êdî ji bûî meîdawana geleka giran nîne û ew pê êciz nabin ji berekî jî êdî bazarê gulacê Riha Bakurê Kurdistanê gelek germ e em beref vê şîrînahiyê ve biçîn û paşîv berdam dike hîn jî berdam gelme dabin ji wî xizmetkirinawa em vêrîne Şêraniya Gulaş di sedsala panzdemîna Heyama Osmaniyan de bi nîşasteya garisan û nanê tenik dihate çêkirin û piştre jî dihate veşartin. Ew nan dema ku hişk dibû pêşiyê bi şîr û piştre jî bi ava gulê dihate nermkirin û wek aşê bi gul dihate binavkirin. Ev şêranî roja me ya îro jî wek bi navê Gulaş tê zanîn û di rojiyê de zêdetirîn tê tercîh kirin.
دما ku gulaştê amadekirin şîr, şekerê toz, ava gulê û li gorî daxwazan jî findiq, fistik, ango gûstê bikaranîn. Öncelikle toz şekerimizi bir tencerenin içerisine... Pêşî em şîr û şekerê toz tevlî hev dikin û wê li ser agir hinekî germ dikin. Piştre em nanê tenik bi şîr nerm dikin û di zercamê de datînin berhev. Dema ku dibe 3 û 4 qat li gorî daxwazê em findiq, fistik û guzan dikin nav û nanê tenik datînin ser. Gulaç şêraniyeke sivik e û piştî fitarê xwarina wê mirovan aciz nake. Li bajarê Rihaya Bakurê Kurdistanê jî bi hatina meha Remezanê şêraniya ku herî zêde tê firotin gulaç e. Welatiyên Rihayî dibêjin ku ji ber hewayê germ û rojên dirêj, şêraniya herî guncav a ji bo vê meha rojiyê gulaç e. Güllaç tatlısı Osmanlı geleneğinden Şêraniya gulacê di heyema Osmaniyan heta roja me hatiye û şêraniyeke pir xweş e. Gulaç şêraniyeke gelek sivik e û di wê mehê de ez pêşniyazê her kesî dikim. Gulaca ku beriya fitarê tê amadekirin çêkirina wê ne zehmet e û her kes jî dikare di mala xwe de bi hêsanî çêke. Her wiha kîloya gulacê li Rihayê bi 20 lirayê Tirkî tê firotin û welatî eleqeyeke xurt nîşanê vê şêraniyê didin. بله تماشاگران دی دکتر تطاف بشی لی دیار برنامه دست بکر او شیرینی آگولا جشی صحت بالوان همی کسبت که مجیری خارنا شیرینه های دی ام دیر کبین یعنی ام کیم شیرینه های آفون و نکین گلک کاریگری خراب مکد بله تماشاگران هجا خدا حس کتم دی افریقا و کی مل بریان ها دست بکی بحث کری کم خدا حس کد بحثی ریویکا کوره کین لی ام پشت آنکو دست بکی بگشتی بحثی آماده کاریا نخوشید کین جبوی کو دست به نشترگیری کد کچوا نخوش بیت آماده کردن چه شیوهی که برف هولا نشترگری و چه خود حس که جیبوی بی بابتی جی دکتر حوال صبر بسپوری نشترگری و گشتی شیوهی که راست خود نوا باغچه پاشی وی داده گل مده بود دکتر حوال جان زور زور بخیر بی خوش بی زور سپاس نوشتن خبر رمضان تام پیروز لتوش پیروز لتوش مبارک بی واقبولی که ان شاء الله آمین دکتر پیجوی بتینه ل سربابتی ریخولا کویرت توشیت نخوش یک دبی یکم زار باسی بگشتی نشترگری بکیم به شیوهی نخوش خوی آماده بکه بو اوی یکم زار خوانه خواست اگر یک توشی نشترگری بو بس شوی خوی آماده بله خوی نشترگری به شوی چی گشتی زیاتر دو حالتی هیا اوی که لناکاو که رودی دابون من کو جنابت باست کرد کاری خوله شویره و حالتانی دیش اما حالتی بابلین سردی پیدالن که او نخوشانه که لسر لیست دادن دری بو انجام دادن نشترگری که پیش وقتا کاتی بۆ دانرا و زەمانەکەی بۆ دیاری کراوە کە نەشتەرگەرەکەی دەزانێت چێ و چۆن ئەنجام دەدرێت بۆیە بە شێوەیەکی گشتی زیاتر ئەو ڕێنمایانە ئەوانە دەگرێتەوە کە حالەتەکە لەسەر نەخۆشەکە لەسەر لیست دانراوە و ئامادە دەکرێت بۆ ئەنجامدانی نەشتەرگەری کە ئەویش زیاتر خۆی لە چەند تەوەرەك یان لە چەند پرسێک دەگرێتەوە کە با بڵێن بە شێوەیەکی گشتی دەتوانی دابش بکەیت بۆ دوو شێوە دوو لایەنی ئەوەیە کە نەخۆش پێویستە لەسەری بیکە هەم ئامادەکاری کە نەخۆش با بڵێن دکتۆرەکە پێی دەگەیەنیانەوە تا خۆی دەبێت زانیاری هەبێ لەسەر ئەوەی کە پێویستە پێش نەشتەرگەری چی بکە ئەوەی تریش لەلایەنی دکتۆرەوە کە پێویستە دکتۆر چی بکە بۆ ئامادەکردنی نەخۆش بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکە یەکەم جارێک لە نەخۆشەوەکە ئینجا لە نەخۆشەکەەوە یەکەم دەتوانین بڵێن نەخۆش پێویستە خۆی ئامادە بێ لەلایەنی دەرونیەوە ڕاڕان نەبێت دوو دڵ نەبێ کاتێک کە بڕیاریدا نەشتەرگەریەک ئەنجامدا باشتر وایە کە ئیتر دوو دڵ نەبێ چونکە زۆر جار دەبینین بینی ومانە یان بیستومانە زۆر جار نەخۆش هاتوتە ناو هۆڵەکانی نەشتەرگەری شەودایی وەکو دەڵێن دەگمەن واش ڕوویداوە کە ڕای کردووە یان جاری وهەیە ڕاڕابووە لەسەر نەشتەرگەرەکەی یان تا ڕادێکی زۆر کاریگەری نگەتیفیش لەسەر حالەتەکە و لەسەر نەشتەرگەریەکەش داوانێت هەمان بووە مەسەن ڕایکردیە لە هەڵی هەمان بۆ بڵێ خۆ من نەخۆش بۆمی باس کردووە کە من پێشتر زاریتر چوومەتە ناو هۆڵی نەشتەرگەری بەڵام ترساوم ڕام کردووە ئەو ترس و ئەو ڕاڕا و دوودڵیە کاریگەری خراپ لەسەر کاتی نەشتەرگەری دەکات بەتەکیت لایەنی دەرونی مرۆڤ زۆر پێویستە جێگیر بی لەو حالەتانە چونکە وەکو باسم کرد سەرڕای ئەوەی کە کۆمەڵێک کاریگەری دەبێت بەڵام وەکو ئامادەکردنی نەخۆشەکەش کە تۆ نەخۆشێک ئامادە دەکرێت بۆ ئەنجامدانی نەشتەرگەری ئێمە زۆربەی کات دەبینین بۆ نمونە کەسەکە فشاری خوێنی زۆر ئاسایی یان لێدانە دڵی زۆر ئاسایی بەڵام کاتێک کە دەچێتە سەر مێزی ئەنجامدانی نەشتەرگەریەکە فشاری خوێنی زۆر بەرز دەکەوە یان دڵە ڕاوچیەکەی دڵەکەی زۆر زیاد دەکات یان کۆمەڵێک شتی تر کە ڕوودا لە ناو جەستەی بەتەکید ئەمانەش هەمووی کاریگەری نێگەتیڤی لەسەر لەشی مرۆڤەکە و ئەنجامدانی نەشتەرگەرەکەش دەبی تانانەت زۆر جار وای کردووە کە نەشتەرگەرەکەش دوا بخرێ و بۆ کاتیش تر ئەنجام نەدرێت
دکتور جان ئەمە بەگشتی وەکو باسمان کردمانەوێ باسی ئامادەکاری نەخۆشەکە بکەین بۆ ئەوەی نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت دوایی وەکو گوتم باسی ڕیخولە کوێرەش دەکەین بەڵام دەمەوێت یەکەم زار باسی ئەو لیستە بکەین کە ئامادەکراوە مەسەلەن کابراکە دەبی نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێ نەخۆشەکە جاری وا هەیە مەسەن پێی گوتیە فلانە ڕۆژ نەشتەرگەریت بۆ ئەنجام بدرێ پێش ئەوەی نەخۆشەکە بێ مەسەن لە لای خواردنەوە بووی هەیە شتێک بخوایانیش بۆ ئەوە ویستم منیش وەکوتم یەکەم شت لایانی دەرونیەکەی کە پێویستە خۆی یەک لای کاتەوە ڕارانە بێ وەکو دەڵێ ئامادە بێ کە ئیتر تاو نەشتەرگەری ئەنجام دەدا و وەکو دەڵێ جێگیر بێ لایانی دەرون لایانی تر پێویستە بۆ نمونە نەخۆشێک کە نەشتەرگەرێکی بۆ ئەنجام دەدرێ لەلایانی خواردنەوە پێویست دەکا بۆ خواردن بۆ نمونە خواردنی ڕق بەلایانی کەم پێویستی بە 6 تا 8 ساعت هەیە کە بە هیچ شێوێک نابێ بخوا و خواردنی شلیش بۆ منە 4 تا 6 ساعتی پێویستە کە نابێ بە هیچ شێوێک خواردنی ڕق چەند ساعت 6 بۆ 8 ساعتی بەڵێ پێویستە 6 بۆ منە ئێمە بە نەخۆش دەڵێن بەیانی کە کاتژمێر 8 بە دواوە ئەنجامدانی نەشتەرێکە بۆ دەکرێت پێویستە لە 12 شەوی پێشووترەوە هیچ شتێک نەخوا تەنانەت ئاو و چاش بۆن منە زۆر جار تووشی ئەو هەڵەیەش دەبێت نەخۆش کە بەیانێکی دێ دەڵێ دکتۆر نانم نەخواردەوە وەڵام یەک چام خواردو یان تۆزێک ئاوم خواردەوە ئەمە زۆر جار کێشەمان بۆ دروست دەکات لەوانەیە نەخۆش یان خەڵک پرسیار بکە بۆچی پێویست دەکان خواردن نەخۆی ئەم بۆچی پێویست دەکە ئاو نەخورێ ئەمە زۆر پێویستە بۆ نەخۆش ڕوون بکرێتەوە چونکە بەڕاستی کە تۆ خواردنێک یان ئاوێک دەخۆیتەوە دوای ئەوەی کە دەڕۆی لای دکتۆرەکە باسی ناکەی لە هەردوو حالەتەکە یان کە باسی ناکەی یان کە باسی دەکەی لە هەردوو حالەکە هەر خراپە بۆ کە باسی دەکەی لەوانەیە نەشتەرگەرەکەت ئیلغاکرێ کە باسی دەکەی کە باسیشی ناکەی ئەوەیە کە خطورە لە سەرژانی خۆت دروست دەبێت بەوەی کە تۆ لە چلایەکەوە خطورە دەبی لە کاتی نەشتەرگەری بەڵێ نەخێر لە ئەنجامدانی نەشتەرگەرەکە لە کاتی وەرگرتنی مادە سڕکەرەکان بۆ منە کەسەکە کە لەسەر مێزەکە درێژ دەکرێت و دوای ئەوەی دەخەوێندرێ بەر لەوەی کە دانانی لە ڕێی سۆندەیەکی تایبەتەوە کە ئۆکسجین و هەوا بۆ ناو لەشی بۆ ناو سنجی نەخۆشەکە دەڕوا بەر لەوە دانانی نەخۆش لە ڕێی ماسکێک لە ڕێی شتێکی تایبەتترەوە وەردەگری کە ئەو کاتە بۆڕی خواردن و بۆڕی هەناسا هاوبەش دەبێت لە مەینە تێکەڵ دەبێت و لەو حاڵەتە کە نەخۆش با بڵێن کۆنتترۆلی هەموو سفینکتەرەکانی هەموو سەیتەرەی لەشی خاو دەبتۆ لە ڕێی وەرگرتنی ئەو مادانێک کە بۆ ئەنجامدانی نەشتەرگەری بەکاردێ لەو کاتەوە و بە کاریگەری هەندێک دەرمانیش کە دەبێتە هۆی ڕەشانەوە و هەڵسوونی دڵۆئانە بە هیچ شێوەیەک لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری نابی بشارنەوە کە وەکو وتم بە تەکید نابێ بشاریەوە کە شارتەوە ئەوە کاریسەکە بەڵێ ئینجا دەبێتە هۆی ئەوەی کە ئەو خواردنیان ئەو ئاوە لە ڕێ ئەو کۆکۆ ڕێڕەوەی خواردن و هەوایەوە بگەڕێتەوە ناو بۆڕی هەناسەدان و لەوانەیە بێت هۆی خنکانی ئەو کەسە بەتابێت لەو لەحزەی وەکوتم پێشی ئەوەی دانانی سۆن دەکات چکە کە سۆندەکەدانرا ئەو کاتە ڕێژگیرێک دەبی و دوایی هەڵسانەوەی نەخۆشەکەش چکە دووبارە ئەو کاتەش کە سۆندەکە دەردەهێنرێت و دووبارە لەوانەیە ئاینەن ڕشانەوە ڕوودا و بێتە هۆی ئەوەی ئەو خواردنە بچێت دکتۆر خواردنە ڕقەکانەکو باسمان کرد مەسەنە بوو نمونە خواردنە ڕقەکان جیاوازینە لە بینی گوشت و برنج و یان بە شێوەیەکی گشتی ئەو کاتە کە دادەندرێ 6 تا 8 ساعت ئەوە باشترە کە خواردن نەخوا چونکە تقریبن بەو کاتە زۆرە حتا ئەگەر خواردنی زۆر چەوری شەبێ تێدەپەڕێ لە گەدە و لە ئەوە دەگاتە کۆڵۆن و بەشەکانی تری ڕێڕێوی کۆندامی هەرس کە ئەو کاتە خطورەی نامێنێ بەڵام بۆن منە شلەکان لەوانەیە شلەکانیش فەرق بک بۆن منە ئاو لەوانەیە بە 4 ساعت کەم تریش بڕاتە خوارەوە نەمێنێ لە ناو گەدا بەڵام شیر یان خواردنێکی شلی وەکو شەربەتێکی خست لەوانەیە زیاتر لەوەی کات پێویستبی بۆیە بە شێوەیەکی گشتی کەمە ئەو ڕێنمایە دەدەین باشترە کە وەکو دەڵێمە ئەو پەڕی وەردەگرین تاوەکو بە شێوەیەکی گشتی نەخۆشەکە سەلامەت بێ لەو کێشانێک کە باسم دکتۆر پێشەوەی دەست بە بەرنامە پێین ئەتوو باسی خاڵێکی زۆر یعنی هەستیارت کرد و زۆری کەسکە مەسەنە بە گرنگیەوە باس ناکرێت گوتت مەسەنە ژنێکیان کچێک بویەی نینوکی بەکارهێنەیە ئەوانە چ خاڵێکی دیکە دەکرێت زۆر خاڵی تریش هەیە بۆ منە سەرڕای خواردن وەکو باسم کرد کە ئەو کێشانە دروست دەکات بۆ منە زۆر زار نەخۆش زێر و با بڵێن خشل و ئەوانەی لەبەردێتە ناو هۆڵەکانی نەشتەرگەری دەبینین کۆمەڵێک بازن لە دەستی یان گوارە لە گوێ یان حەڵقە لە حەفلەی وەکو ئەنەهۆ بزەبێت ینی ئەوە کێشەی گەورەیە بەڕاستی لەوەی کە ئێمە زۆربەی کات لە ئەنجامدانی نەشتەرگەری
شتێک بەکاردەین پێ دەڵێن کۆتەری بە ڕێگای کارەبایی خوێنبەرەکانی پێڕادەگریان با بڵێن خوێن لێ ڕۆیشتنەکانی پێڕادەگرین کە ئەو نەزیفە ئەو خوێن ڕۆیشتە بۆ کۆتەرە ڕادەجێ ئەمەش لە ڕێگای سێرکلێکی کارەبایی لەسەر لەشی ئەو مرۆڤە دەبێت کاریگەری خراپ بەڵێ ئەو کاتە ئەگەر تو حەڵقەیەگە هەشتێکی بازنەی لە جسمت هەبوو لەوانەیە بێتە هۆی ئارکلینگ وەکو دەڵێن بازنە دروستکردنی ئەو بوارە مگوناتسیە و بێتە هۆی سووتانی ئەو بەشەی پێستت یان کێشەیەکی زۆر گەورەتر لەوانەیە لەسەر دڵ و لەسەر لەشت دروست بکرا ئەگەر ئەو خشل و مەسەرەن زێر و هەر شتێک بەکاری نەهێناوی بەگشتی ئەو ئامێرە کاریگەریان ئەو تەزوە کاربەیەک کاریگەری خراپ لەسەر بە شێوەیەک ئەگەر بە شێوەیەکی زانستی ئێستا تاڕادێک ئامێرەکان پێشکەوتوو بوون سووتان کەمتر ڕوو دەدا ئەو کێشە کارەبیانە کەمتر ڕوو دەدا بەڵام حتمما تۆزێک هەر خطورەی هەیە بەڵام ئەگەر لەبەری نەبی ئەو زێڕانی کە باسم کرد ئەو خشلانی لەبەری نەبی ئەکیت ئەو کاتە سەلام ئەوە زێر و خشل قەدەقەیە اینجا سەرڕای ئەوە لەوانەیە تۆ گوارەیەک لە گوێزکەی ئەو کەسە بێ لە کاتێککە بەهۆش خۆ دێتەوە حرەکەک جوولەیەک بکە یان تۆقەیە کە لە سەریتی بۆ نمونە حرەکەیەک جوولە بکە لەوانێ سەری ئازار بدە یان لەوانێ سەری بریندار بکە ئەوە شاریسانەوە ناڕەحەتێک بۆی دروستکە بۆیە بە هیچ شێوەیەک ئەمە ڕێنمایەمان ئەوەیە کە نەبوو بۆ لە دەستدانی ئەو زێر و ئاڵتونەوەکو دەڵێ لەوانەیە بسیار بک بڵێ من هەم بۆ بەڵام ڕۆیوە لە ئەساسن پێویستە هەڵ نەگیرێ هەردانە درێت ئەوە وەکو شێوەیەکی کەست حتا حەڵقەش پێویستە لە دەست نەکرێ وکوتم ئەو کێشەی کارەبایەکەی کە لە دەستی دروست دەکات لەوانەیە خطورە لەسەر ژیانی دروست بکە بابەتێشتر بۆن منە زیاتر ئەوەش لە ئافرەتان بوونی بۆیە لەسەر نینۆ ئەوە دیسان کاریگەری لەسەر ئەوەیە دائما نەخۆش با بڵێن دەبەسترێتەوە بە ئامێرێکی کارەبایی کە مۆنیتەرینجی هەموو جسمی ئەو کەسە دەکات لە ڕێژەی خوێن لە لێدانی دڵی لە زۆر شت ئەگەر بۆیە بەسەر نینۆکەوە بێ لەوانێ ڕێژەی ئەو ئۆکسزیینە بە شێوەیەکی دروست ناگا بە ئامێرەکە بۆیە زۆر زار کێشە دروست دەکات لەو بینە بە باشترین شت ئەوە ئێمە زۆر زار ئەگەر ببینین کە تەبقەیەکی زۆر هەیە لەسەر نینۆکی ئەو نەخۆشە ناچارین خۆمان لای بین ئەمە زیاتر لە سەر خاڵە گچکەکان ڕادەوەستین بە تایبەتیش ئەو ژن و ئافرەتانی مەسەن بۆیە نینوک بەکاردێنن بەڵام ئێستا دەستینەوە دیار بکرێت دوای دەگەڕێنەوە سەر بابەتە بەڵێ تەماشاوانێژە پاشیف بەردەوام کە شوەیەکی ڕاستەخوو بەرەف دیار بکرێ و هەفکاریمە ماهەری یەکسەر شوەیەکی ڕاستەخوو گەرمەدا ماهەر ئەف دەمێتە باش زیاتر ئەم بەحسا ڕەوشە دیار بکرێ بکەین دیر ژە ئالۆزیە خەڵک چاوە پاشیف و فتارێن خۆت کە و تایبەتیژی لە دیار بکرێ ئێدی ڕەوش لە جەمتە هەیە فەرمووە هەر جوان دەم باش ئەم نها مهوانێ خوێندەوانên zanîngehê ne niha خوێندەوانê zanîngeha Dîclê ya Diyarbekirê ji ber ku niha li zanîngehê dema ezmûnan e gelek xwendevan nekarîn biçin malê xwe û meha Remezanê ji malbatên xwe dûr dijîn ji xwe re li vir xanî kirêkirine û li gorî derfetên xwe amadekariya Remezanê dikin amadekariya paşîvê dikin niha jî em mehvanê van xwendevanan e ev xwendevan beşa mamostetiya werzîşê dixwînin li zanîngeha Dîcleyê ew bixwe jî xelkê cizîra botanin niha jî ji xwe re paşîv amade kirine û ji bo rojîgirtinê êdî ew jî amadekariya xwe dawî dikin em ê biçin cem van xwendevana nêrînê wa bistînin hestê wa bistînin gelo meha Remezanê li gel wa çawa derbas dibe niha vî aliyê min Ebûbekîr heye em ê ji wî bipirsin Ebûbekîr merheba ji te re merheba mamoste Ebûbekîr meha Remezanê li cem we çawa derbas dibe hûn amadekariya xwe ji bo paşîvê çawa dikin dê mamoste em hazırlıqê xwe yanî tişta pratîk û evê dî menemene em menemenê ji xwe re hazir dikin zaten ezmûnê me hene em heta saet yek û nîvê welê yek û nîvê ezmûnê xwe dixebitin piştî wê jî em radibin tişta pratîk menemene panîr e zeytîn e tiştê welê hazir em ji xwe re datanin em paşîva xwe dikin piştî wê zaten em çin ezmûnê xwe piştî ezmûna jî em tên malê em فتارا خو جی خارنا فتاری مثلا شواره ویجا کام چیکی هم گوراوی حاضرلق خودی فتارا خو حاضر کی گوراوی ویم هم و هول دبورینن سپاس جوان وی عالیه مجی دیسا خوندوانه که ناوی وی جی فتحیه مجوی بپرسن گلو باوایه که جمالبات دور او چاوا
رمضان خو درباز دکن مرحبا شره مرحبا سرجبا ماموستا تونهاش مالبات خو دوری دیاربکر رمضان خو درباز دکی گلو تشتک چایم روش مالبات خو دور بید مها رمضان ده به طیبتی جوا صفره دولمند و تیر و تیرتام بله بله ماموستا اف 4 ماه زاتن عمل زاننگه نام زاننگه دخونش بونا و یکی ما مالباتا خو ندیتیا او هفته جاره که گو تلفونه که بدر ما اجبو تلفونه که مهفره بشتغن او برج بو ازمونا جی ما نکارم هر مالباتی خو تشتغلک نخواشه بله او صفره می دولمند گوام تف نوف هفره بین تف حنگو کیف و خوشی مهفره پاشیوا خو دخون ایرام دنیرن او چ دسته ما دارین اجبارا اجبونا و ازمونا لبلی وی دیجی ام بیژن جیانا ما دافتش مجبوریه مجبوری و او دکن تشتك نخوش حقت ایرو مدویا من الجام مالباطا خبيا ایرو تف نو هفدا بیا دی و باوی مالبا ما بیا جبون که نخوش مجبوریه ما چه بکن بله جوان لدیاربکر عمل مالا خواندوانان بو به صفره که عادتی به جریزه صفره که متوازی آماده کاری خواه کرنه به طیبتی جی لسر صفره و منمن هیا زیتین هیا پانیر هیا حیچحار هنه فرنگی هنه خیار هنه به و صفره جریزه لدناو اتمسفره که رنگین ده گرم ده پاشی و خواه درباز دکن جوان ام دیسا لجمتنه بله وای هم پاشیوا خطابی هم جی پاشیواش صحت و عافیت به پراستی جی پاشیوا که ریکوپه که وان خطابیاش بو خوب برهف کری لو عافیت به زور سپاس با افکار ما ماهری و سلب شوی که راستا خو دیار بکری دیال خطابیان بشن نافخوی دیال مدابی پراستی جی داخازا سرکفتنی با همی خطابیات کین هم لباشور کردستان جی هم خطابیان پولا نهی و 12 بین کلی جو پیمانگی آنچه مجیلی از مونین دویا سالانه ایشلا همی سرکفتی بنو بدلیت خوش ایدی انجام خوین سرکفتنی ور بگرن یل دخوا سرکفتنی مهمه دکتر جان اما لسر خالی بویی نینوک را وستاوین یعنی لبرت او قدغه پیش نشترگی خوی وکوتم که بویی لسر بینینوک وکوتم لري امريكا وكبيدو دي بلس اوكسيمتري دبستريتو بامريكي جورتر كم مونيتورينجي او خويني او كسو نبز كمالك شتيتر دكا فاجر هاتو بوي لسربي ريجي جاندني اوكسجيني او شخصه بحاله دبي بوي لوانه برزونزمي تداب كيف فباشتر اوي كبوي لسر نبي بيش وقت اجر هجو باشتر باتش بكاتو اي تخال خالك ديك دبي رتساو بكري نخوش كبيش اوي بتشتوا الناو هولي نشتركين بله وكوتم لافرتا ديسان قج يعني بون منا اوكسا زور زار اما دبينين قجي بتوقع يعني باشتيك دبستي باشترا ني بستي بوشتي يعني او توقع لناو سري نبي وكوتم لواني دوين نشتري غريك بهوش خوي ديتوا ازاري بدا بيتو كولا لشي رابسيان ازيتي ديان برينداري بكا باشترا چونکە لە ڕێی کلاوێکی تایبێتەوە قژەکەی هەمووی کۆ دەکرێتەوە دادەندرێ هیچ کێشێکی بۆ دروست نابێت پەیوانە بێ کە قژی واڵا دەبێ و لە ناوە دەبێت لە ڕێی کلاوێکی تایبێتەوە لە سەیدانری هیچ کێشێکی بۆ دروست نابێت اینجا سەر ڕای ئەوە وەکوتم هەندێک شتی تر هەیە بوونە پێویست دەکا نەخۆش ئەو جلەی تایبەت کە ئامادە کراوە بۆ نەشتەرگەری ئەو جلە لەبەر کا و جگە لەوە هیچ جلێشتری لەبەر نەبێ چونکە ئێمە زۆر جارۆکو کە ئامۆژگاری دەکەین پێویستە ئەو جلانە لەبەر نەبێت کاتێک کە هاتێ ناو هۆڵی نەشتەرگەرەکە ئێمە هەر بە ناچاری دەبێت ئەو جلانە لابین چونکە ڕێگریمان لێ دەکات چونکە لەوانەیە پاک نەبێ لەوانەیە وەکوتم ئەو شوێنەی نەشتەری گرت بێکە ئێمە دەمانوێت لای بن بۆ منە فانیلێ یان ژێرکراسێکە یان کۆمەڵێک جلیترەکە لە ژێرەوە زۆر زار دەمێنێتەوە سڕای ئەوە جلەکانی سەرەوە زرەکان ژێر و زۆر کێشەمان بۆ دروست دەکات بە زۆر جار ئێمە ئامۆژگاریان دەکەین کە باشترە کە بەس ئەو جلەی کە دانراوە بۆ نەشتەرگەری بەس ئەو جلێ پشتی لە بەردانە بێت نەخۆشەکە یعنی پێویستە نەخۆشەکە جلەکان لای بە پێشەوەی نوۆژدارەکان ئەوەی پێشەوەی هۆڵی نەشتەرگەریەکە ئاچکە ئەوە لەوانێ هاتنە دەرەوە و کۆمەڵێک ئەوەی دووبارە دواکەوتنی نەشتەرگەری و ئەوانە لێ دروست بێ و سڕای ئەوەی دکتۆر هەندێک نەشتەرگەری هەیە مەسەلەن نوۆژدارەکە پزیشکەکە بە نەخۆشەکە دەڵێ فلانە شوێن مەسەلەن موواکان بتاشە ئەوە لە بەرچوو ئەوە ژێک لە خاڵەکانە ئێمە جاران بە شێوەیەکی گشتی خەڵک وای دەکرد یانەوە تا ئەوکوتم نەیدەتاش یانەوە تا دەیتاشی ڕۆژێک پێشووتر و بە تایبەتش جاران هەر گوێزان هەبوو بە مووس هەبوواتە بەس بە مووس دەیتاشی ئەوە خراپە باشترین شت ئەوەیە کە هەر دەستکاری نەکە یانەوە تا زووتر بێ کاتێکی زۆر زووتر بێ 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش ئەو کاتیانەوە تا بە هیچ شێوێک دەستکاری نەکا بۆ چونکە
کاتێک کە تۆ دێ ئەو مۆلا دەبێ بە تایبەت بە گوێزان دەبێت هۆی ڕوشان یان برینداربوونی ئەو بەشەی پێست کە تۆ دەتەوێت نەشتەرگەرەکە تێدا ئەنجام بدەیت ئەوەش لە ئەنجامی ئەوەی کە بەشێک لە بەکتریاکانی لەشی مرۆڤ خۆی هەر بە شێوەیەکی هاوژیانی کە لەسەر پێستی دەژیە دەبێت هۆی ئەوەی کە چالاک بێ بگۆڕی بۆ نەوەیەک یان زۆرێک لەو بەکتریانەی کە زیان بە لەشی نەخۆشەکە بگەێنێت گۆڕانی بەکتریا باشەکە بۆ سوود بەخشەکە بۆ بەکتریایە کە زیان بە لەشی دەکەێنێت چونکە ئەو کاتە پێست نامێنێ تەبەخەیەک لەسەر پێستەکەلا دەکەوێت لەوانێ بچێتە ناو لەشی ناو ئەو بەشە و دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکەش دەبێت هۆی هەوکردنی ئەو برینە یان ئەو شوێنەی کە بڕاوە بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکە کە ئەوەش کاریگەریشی زۆر خراپی لەسەر نەخۆش دەبێت لەوانێ زۆر جار سەر ڕای ناشین بوونی پێستەکە لەوانەیە کۆمەڵک چارەسەری زیاتری پێویست بێ نەخۆش زۆر زیاتر پێویستی بە چەندجار وەکو دەڵێت تەداویکردن و هێنان و بردن و کۆمەڵک کێشەی تر دەبێت بۆیە باشترین شت ئەوەیە کە بە هیچ شێوەیەک یان دەستکاری نەکە یان وکتو بەلایانی کەم ئەگەر هەر هیچ نەبوو تا حدەک بە مەچینە کە ئێستا هەیە باشترە کە نایڕوشێنە بەڵام ئەگەر هەستەکە پێش نەشتەرگەری پێویست دەکەم وەکوتم ئەگەر 2 ڕۆژ 3 ڕۆژێک بێ بە تا حدەک بەڵام باشترە کە هەر دەستکاری نەکە چونکە ئێمە تیمێکی وەکو دەڵێن تیمێکی تایبەت کە هەیە چەند کەسێکی تایبەت هەیە کە دانراون بەس بۆ لابردنی ئەو وانە مانەوە ئیشی تایبەتی کەسێکە کە خۆی لەناو هۆڵی نەشتەرگەری ئەو ئیشە ئەنجام دەدا لە ڕێگای مەچینەش کە بە هیچ گوتم گوێزان بەکار نایێنین ئێمەش بەکاری ناهێنین لە هۆڵی نەشتەرگەری لەبەر سەبەبی ئەو شتێک کە باسم کرد لەبەر ڕوشانی پێستەکە و سەبەبی دروستبوونی هەوکردن لەسەر پێستەکەی لەسەر بینە جیاوازی لە بینی سەرکردنی وەضعی یانێ بەس شوێنەکە سەر بکرێ لە بینی سەرکردنی گشتی ئەوە چ جیاوازێک هەیە لە چ نەخۆشیێک زیاتر ئەوە خۆی جیاوازەکە گەورەیە بڵێم وەکو جیاوازی چونکە لە ڕووی دەرمانەوە لە ڕووی پێدانی نەخۆشەکە بە شێوەیەک یان خەواندنی نەخۆشەکە بە کۆمەڵێک هۆکاری ترەوە بە شێوەیەکی گشتی نەخۆش بە ئەنجامدانی نەشتەرگەری بە ئەنجامدانی سەرکردنی گشتی نەشتەرگەری بۆ ئەنجام دەدرێت زۆربەی نەشتەرگەری گەورەکان تەنانەت هەندێک با بڵێن نەشتەرگەری زۆر حالەتی تایبەت نەبێت دەنا زۆربەی کات هەر نەشتەرگەری هەر با بڵێن سەرکردنی گشتی ئەنجام دەدرێت بۆ نەخۆش چونکە پێویست دەکا بۆ نمونە نەجولانی نەخۆشەکە بۆ نمونە هەستکردنی هەست نەکردنی نەخۆشەکە یان گوێ بیست نەبوونی زۆر جار ئێمە پێدانی نیو بەنج کە ئەوەش زۆرێکە لە بەنج لە سەرکردن هەستێکی ناخۆش لە لای نەخۆش دروست دەکات کە هەست دەکات کە زیندووە و وەکو دەڵێ ئیش لەسەر جەستەی دەکرێت سەرڕای ئەوەی کە لابردنی لایانی دەروونیەکەشی بەڵێ ناجێگیر دەبێت بۆیە زۆربەی کاتێمە پەنا دەبین بۆ سەرکردنی گشتی بەڵام هەندێک حالەتی زۆر تایبەتیش نەبێ وەکو لابردنی گرەیەکی بچووکە یان هەندێک حالەتەیە کە لەسەر پێستا یان سەرکردنی تایبەتی پێدەگوترێت سەرکردنی گشتی دکتۆر لە بوو هەموو کەسێک وەکویەکە یانیش مندان لەگەر گەورەکان جیاوازی هەیە تەمانەکان چ جیاوازی بە تەکید جیاوازە تەنانەت لە نەشتەرگەری بۆ نەشتەرگەری جیاوازە تەمەنی نەشتەرگەرێکە کاتەکە جیاواز دەبێ بۆ منەوەکو باسم کرد کەسێک کە نەشتەرگەریەکی تایبەتی بۆ ئەنجام دەدرێت لەوانێت پێویستی بە خاوکردنەوەی ماسوولەکانی نەبێ بەڵام بۆ منە ئەنجامدانی نەشتەرگەری بەنمونە باوەری گرین فتق ئێمە فتق پێ دەڵێن کە هێرنێ پێدەگوترێت پێویست دەکا نەشتەرگەریەکە لەگەڵیشی خاوکردنەوەی ماسوولەکانیش لەگەڵ بێ بۆ ئەوی نەشتەرگەرەکە ئەو کەسێک کە نەشتەرگەرەکە یان دکتۆرەکە کە نەشتەرگەرەکە ئەنجام دەدا بە شێوەیەکی خاو لەشی مرۆڤەکە لە بەردەستی بێ بۆی بتوانێت ئاسانتر ئیشەکانی خۆی بکە بەنمونە وەکوتم لە هەندێک حالەتی تایبەت بۆن منە کەسەکە بەتەمەنە لەوانەیە دەرمانێکی تایبەتری پێویست بێ ئەو کەسە بەرگەی ئەوە ناگرێت لەو کاتە ئەو جۆرە دەرمانی پێدرێت لە حالەتتر پێویستە ئەو جۆری پێ بدرێت یان بۆن من ئەگەر نەشتەرگەریەکە نەشتەرگەرێکی کت و پڕ بێ ئیمەرجنسی بێ جیاوازە لەوەی کە حالەتێکی سارد بێ وەکو باسم کرد بۆ منە ئەو حالەتانی کە ئیمەرجنسیە هەندێک دەرمانی تایبەت هەیە بەس بۆ ئەوە دەدرێت ئەوەی تر بۆ حالەتەکانی تر کە لە حالەت بە هەموو شێوەیەک جیاوازی بەڵێ سەرکردن لە سەرکردن جیاوازە بۆ دکتۆر ڕەواڵ زیاتر ئەمە باسی نەشتەرگەری بکەن لە ناو مانگی ڕەمەزانی پیرۆز بوو نمونە کەسێک ڕۆژوگرە و دەیەوێت بە ڕۆژوش بیشتی وە هەیە مەسەلەن
نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێ و ڕۆژوەکە بەتەکیید نا وەکو ئەنجامدانی نەشتەرگەرێکە ئەو ڕۆژە بەڵام زۆر جار نەخۆش پرسیاری ئەومان لێ دەکات دکتۆر من ئەو ڕۆژێک کە دێم بۆ فەحسەکان دەکەم یان دێم ئامادەکاریەکان دەکەم بۆ نەشتەرگەرێکە پێویست دەکا ئێمە دەڵێن ئەو ڕۆژە تا حدێک بەڵام ئەو ڕۆژێک کە نەشتەرگەریت بۆ ئەنجام دەدرێت هیچ پێویست ناکە و لەسەری شت نییە چونکە تۆ نەخۆش حسابی کەویش بە ئاەت یەکلایکەواتە تۆ نەخۆشی بە هیچ شوەیەک ڕۆژوو لەسەر نییە دروست نییە بە ڕۆژی بی چونکە سەرڕای ئەوەی کە هەر دوای شەر پێویستت دەبێ و دانانی سۆندەکە و ئۆرخۆی شتەکە دەشتێنێ و ئیشکال نییە مەسەلەن پێش نەشتەرگەری مەسەلەن ڕۆژێک پێش نەشتەرگەری ئاحتیادیان بە ڕۆژوو ئاساییە بە شێوێکی گشتی ئەگەر لەشی ئەو کەسەکە خۆی تەندروست بێ کێشەیەکی نەبێ ئاساییە دەتوانێت ئەو ڕۆژە بە ڕۆژی بێ بەڵام ڕۆژی دواتر ئەو ڕۆژێک کە نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام درێت بە هیچ شێوێک ناتوانێت ئەی دوای نەشتەرگەری خوشێکمان هەیە مەسەن چ نەشتەرگەریەکمان هەیە نابی دوای نەشتەرگەریەکە بە چەند ڕۆژێک بە ڕۆژوو زۆربیان بەلایانی کەم نەشتەرگەری بەلایەن کەم پێویست بە هەفتەك بۆ 10 ڕۆژی هەیە بۆ ئەو کەسە بێتەوە سەرخۆ وەکو کەسێکی ساغ دەبکەوێ مەگەر نەخۆشەکە خۆی زەخت لە خۆی بکاتەنە بە تەکیید پێویستی بە بەلایەن کەم هەفتەیەکێ ئەگەر نەشتەرگەریی نیمچە وەکو دەڵێ گەورەش بێ وەکو دەڵێ ناوەندیان گەورەش بێ مەگەر نەشتەرگەرێکی وەکو باسم کرد سڕکردنی لۆکاڵی بێ مۆزوعی بێ زۆر بچوک بێ ئەوە ئاساییە دەتوانێت دکتۆر خودی هەمیە پارێزش نەشتەرگەریەوە چ بچیک بە چ مۆزم دەخواست سڵامەتی بۆن هەمی کەسە ژێبێت تووشی نەشتەرگەری و بینیشڵ دووبارە نەبینەوە یعنی سەردانە چغڵێت نەشتەرگەریەوە نەکەن و زۆر سپاس بۆ هەمی نوژدارژی پراستی هاریکارن گەل نەخۆشەش بووی هەمی چارەسەرکردن بەڵێ تەماشا بنێژە ئەمێ سەروی بابەتی بەردەوامکی لێنهامێ بەرەف کەرکووکی وەچین دەمێ پاشیوێ پشتی فتارێژی پراستیشی تشتی هەری دیار لە ناوا گەنجێن کەرکووکێ دەدیتن ئەنجامدانا یارییا سینوسینیانەیە سینی و هەندێک چێندیژی پێ یعنی تێدا گوتن گوستیرکانێ جەمە مەسەلەن دووکی خەلکتن گوستیرکانێتکن لێل کەرکووکی ئەف یاریانێ سەرسینیکێکی FVDF بێژین پەرداغین هەلێر سەر تێدانەوەنی پناوێ سینیسینیانەیە ئەمێ بەرەف کەرکووکی بە بچون هەفکارێمە سۆران کامەرام شێوەیەکی گشتی پراستی تێ بەحسەوە یاریەکەت ناوا گەنجێن کەرکووکێدا و پاشیف بەردان کە هینجی بەردان گەلمەداوە بەڵێ ئەلبەت ئێمە ئێستا لە گەڕێکی مام قاسمی نەم شەقامەی کامل لێوەستاوم بۆ خۆی کۆمەڵێک کافتریا و خواردن بەڵێن خواردەمەنی لێیە کە لێرە تا درنگانی شەو ئەو شوێنانە بەکراوەی دەمێننەوە تا بەرەبانگ بە بەتایبەتەوە کەسانی کە بە ڕۆژوو دەبن زیاتر شەوانی خۆیان لێرە بەسەر دەبن ئەمە لە کاتێکدا کە با بڵێن دۆخی ئەمنی کەرکووک لە ساڵانی پێشووتر تا ڕادێک جێگیر نەبووە هاوڵاتیان ترسیەوەیان نەبوو لە دەرچوونە بەڵام ئەمساڵ بە جیاوازتر لە ساڵانی ڕابردوو وەک دەبینن خواردنگاکان کراوەیەوە تا درنگانی شەویش لێرە با بڵێنەوەی کە دێنێرە ئەگەر دەرفە دەبێت لەگە بەڕێز تاقسێ بکەم سپاست دەکەم چۆنە ئەم خواردنەی کە ئێوە لێرە دروستیەکان ئەو کەسانی کە ڕوتان لێەکان باسی ئەو ڕاستێکی طبعاً خەڵکی لە پاشی و کە با بڵێن عەفو بڵێم کە بە ڕۆژۆکەیشکێنێ تقریبا على ساعات 8 وترم ناو قەڵەباڵغ بەهەمە شوێ من شەرعینە ساعات 8 دەست پێکەم حتى لەگەڵ ئەو خەڵکی هەتاک و ئاخیر کە خەڵکی کە بمێنەوە تا ساعات 3 باشە تا ساعات 3 ینی وەک باس کرد ئەو خواردنە ئەو خەڵکانی کە بە ڕۆژۆ زیاتری ڕفتارەکەن و باینە بڵێن بە تاکیدی هەیە تر حەزی لە کەبابە با بڵێن بە جۆری حەزەکەی خۆیەتی لێ گۆشتە خواجگەرە خوا کەبابە خوا بە هەمان شێوەش لە فەخانە لەوانەیە و حەزی لێ لە فەکا خوا ساڵان ڕابردووە من نەبوو بۆ نمونە ساڵان ڕابردوو کەمێک ڕەوشێمنی کەرکووک ناجێگیر بوو بەتایبەت ئەم ساڵ بەوەی جێگیربوونی پێشمەرگە تا ڕادێک ڕەوشەکە باشتر بە تاکید دەسوچاوی پێشمەرگە خۆشبێتچاویەکە بەکەیان ماچەکەم بۆی ئەوانەوە کە لە بەرەکانی جەنگان چاویەکە بەکەیان ماچەکەم هۆکاری ئەوانە کە ئێستەمە بە ئارامی وا لێرانێ لەگەڵ ئەوەی کە لێرە خواردنگەکان بەردەوام لە شەوانی ڕەمەزاندا کراون لێرە یاری سینوزەر فشەیە کە یاریەکی کۆنی کەرکووکە کە یەکێکە لە یاریە دێنەکانی ئەم شارەکە دەرفەتە بێ لێرە لەگەڵم بە ڕێزانە قسە بکەم سڵاو کاتت باش بەخێبە سەرچاو سەرخاڵ یاری سینوزەر باسی یارێ باسی کورت یاریەکەمان بۆ بکەن پێشکەشی بەخێدی بەردامەکەتانەکەین بەخێبە سەر چاوم ئەمە وازێکی فۆلکلۆریە شەوانی ڕەمەزانە هەیە سەمسینیە دوو گوڵ و دوویەکی هەیە تا شارین سێ زەرفیەوانە باخینی ئێمەیە شەوانە وازێکە تا بەرەو بەیان باشە چۆن ئەم ساڵ هەست ناکەن دۆخەکە جۆرێک لە جیاوازیە لەگە ساڵانی ڕابردوو ئێوەش ساڵانی شەر هەموو ساڵێکە هات نێرە تا بەرەبیان لێرە بەڵێ تا بەرەبیان هەنەشتە هیچ جیاوازی هیچ جیاوازیی نیە هەر ئەو وازیە
لە ڕووی ئەمنیەوە ئێوە چۆن ئەڕوانەوە وەزەکە ئارامە لەخوا بە زیاد بێ سوپات بۆ برا پێشمەکانە بەرەکانی زەنگ ئێرە زۆر ئارامە و شتێک نیە یاریە چۆنە بین ئەمە یاریە زیاتر لە کەرکووکە زۆر باوە کەرکووکە باوە بڵێ یاریە چۆنیە بێت چەند ساڵە بەڕێزان وەڵام موازێ لە زوو هەیە ینی بڵێن تۆ بە تەمەنی خۆ چەند ساڵان یاری وەڵام موازێ دەور 30 ساڵە هەیە بەڵێ ئەشێسیا براون وەڵی براون و براونی ناوایت دەستخۆشی سپاس دەکەم زۆر سپاس بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە لێرن ئەوان ئەو خەڵکانن کە با بڵێن وە خۆیان دەڵێنەوەن بە ڕۆژوو دەبن لە ڕۆژدا و شەوانی شتێرە کاتەکانی خۆیان بەسەر دەبن و لێرەش بەشە لە خواردنگەکان کراوەیە و یاری سون زەرفکارێکی دێرینی کەرکووکە تا بەرەبانگ لێرە خەڵک یاری دەکاوە بازاری کەرکووک ئەمساڵ بەجاوازتر لە ساڵای ڕابردوو کراوەیە بەڵێ ئەمە زانیاریەکان بوون لای منە ڕاستیژی ڕەوشەکە خۆشەتنەوە ڕەوشەکە ئەولهەیە یا جێگیرتنەوە باژارە کەرکووکێتە داخە سەرکەفتنی بۆ هەمی گەنجا پیویا دەمن خوش بوون کەساوین بژیلی یاریا سنیسینیانه بتایبەتی جیل کەرکووکی بەڵێ تەماشاوان نژەمێ بەردام کردنەوە بەرنامەی پاشیفدا بتایبەتی بەحسا ئەزێ بەحسا دو نوچەین لەزگینکن کۆتنەهادا بەسەر شاشەیەژی تێن دیتن یا یەکەم دنەوە باشووری کوردستانێدا کولبەریا بژین پارساڵ لە هەولێرە پایتەختە کوردستانی گەنجێک لەسەر فولایتێ ژالیە گەنجەکەدی بەهات بۆ کوشتن دی ئەو گەنجێ بکوش ژالیە پۆلیسین هەولێرە ڤەنهاتیە دەستە سەرکردن زێدەتر خۆدا هەستکردن لساعتين بهدا دناوا نوچين كردستان بسشره دا خود حس زیاتر اف زانیاری دهنه بحث کردن کو جالیه پیامبری کردستان بسشره و اف زانیاری هاتی پشت راست کردن جالیه کردن جیو امه برف لندن و بچین لبریتانیا اجدی لندن هم لسر بیجین پرا لندن یا بناودنک به ترومبیل کی کسکی خدایت ناو هند حالاتین ناو بیجین بازار لندن دا لسر پری دی جاگره دام کردن یانجی خوفه کتنا ترومبیل جالیه کسی و چندین کس یانجی زیاتر 6 کسان بریندار بودن جالیه کردن جیوه ل هم پرا لندن هاتیه داخستن جالیه پلیس و هزین اولهیه لندن و جالیه کردن جیوه چند کس کان ایرشن تروری انجام داینه به چقویان بکیران ایرشی چند کسان کرینه ناو لندن پایتخت بریتانیا ایدی جمهوری کشوان کسا اوین ایرش کرین خاط ناوهند نافچان دا لدوروبری پرا لندن و جالیه مترو لندن یا بناودن جی خواه شرطینه نها دا جالیه پلیسین لندن و به هلیکوپتران لگرین جوان کسان بردام که اگر چقوی جی لیدانا کیران جی جالیه وان کسان و کوکیت بحث کردن جالیه پلیسین بریتانیایی و اف کردوری هنه یانجی اف رودانه هنه تروریستی بوده سه کس هاتینه کشتن سه کسان جان خوش دست داینه جالیه کردن و هم پرا لندن یا بناودن کم جی مترو لندن هاتینه داخستن جالیه پلیس و هزن اولکاریه و جبوی ورگرتنا ریوشوینین امنیه تند و پاراستنا جان ولاتیان جالیه کردن جیوه ایدی ایدانا وی کاری هاتی کردن جالیه هم سروکی امریکای دونالد ترامپ و پشتوانی تمام جبوی بریتانی نشان داد جبوی بیجین گرتنا ریوجهن امنیه زیادتر جبوی ریگری کرنه ج کردوی تروریستی نوا بریتانیا بگشتی دا جالیه کردن جیوه سروک وزیر بریتانیا دخوازا جوینه کاپلس کریه جبر پرسین بریتانیا جبوی گرتنا ریوجهن امنی ین تند جبوی دوباره نبی نافوان حالت هنت ناوا لندن بتایبتی جیل بریتانیا جب گشتی امید نوا برنامه پاشیف دا جیل دیر جوان پرزگریکا ویا چرا سرکن نوا پرزگریکا و نمانا بجین روشا آلوس لجهان بگشتی بتایبتی جل روزهالات نواراس دی انشالله نبینیم برف روشک باشتر و بچینمی برنامه پاشیف بردان کن دکتر هوا جان دوالی بردن دکین زیاتر بسیار و باتمان کرد و بتینه ولای بابتی ریخوله کویره زیاتر باسی کاری ریخوله کویره بکین لنا لجدا و دکویت تسه بشکی اندامانی لشو ریخوله کویره توشی تنه خوشیک دبی بله خوی ریخوله کویره بریتیه لانگلیزی که توبولر استکشن هم بادی نیشید بجنه ریویکا کوره ریویکا کوره زور نویتریش بره گفت بالاسته بابلن توبولر استگواتش شیو بوریسکی چی بچوکه که دکیوت نیوان کتایی ریخوله باریکا و سرتای ریخوله اسوره که برز کلونی پیدا کرده تا سرتای کلون ریخوله شویره وکو پیشتر واد زندره که هیچ فرمانی چی نبی تنها بشه چی زیاده وکو دلی
باش بەشێکی زیادەیە ئەپندیکسە لە جسمیسا هەروکو لە ناوکەش دیارەکە وەکو دەڵێ ئەپندیکس واتە شتێکە وەکو بڵێ شتێکی زیادە ئەگەر زیادە دەکرێت پێش توشبوون بە نەخۆشیێک لا ببدرێیانە ببڕێت بەڵێ ئەجا نەخێر هیچ پێویست ناکە لا بردرێ بۆ چونکە لەم دوایەیە دەرکەوت کە نەخێر فرمانی هەیە کە فرمانەکەشی فرمانی بەرگریە لە لەش و هەندێک لە نەخۆشی دەرکەوتووە کە ئەوانەی لە تەمەنێکی زووتری خۆڵە کۆریان لا دەبرێت لەوانەیە هەندێک حالەتی دەگمەن هەیە کە کرۆنس دزیت پێدرێت کە کەمتر دەردەکەوێت زیاتر دەردەکەوێت لەوانەی کە ڕێخۆڵە کوێرەکان لە بڕۆک واتە فەرمانێکی هەیە سەرڕای ئەوەی کە بەرگری لە لەش بەتایبەت لە تەمەنێکی زوو لە منداڵیدا یان شێوەیەکی تایبەت کە لە ئیمینۆگلۆبلین ئەی پێدەڵێن لە ناو لەشی مرۆڤەیە زیاتر لەو بەشەی ڕێخۆڵە کۆری دروست واتە فەرمانێکی هەیە و هیچ پێویستی بێ ئیش نییە بەڵێ سەرڕای ئەوە و بەنسبەتی ئەو فکرێش کە دەڵێ لا ببردێ نەخێر ئەوە بە هیچ شێوێک پێویست ناکە توش نەخۆشیێک دەبی ڕێخۆڵە شوێرە خۆی لە ئەنجامی هەوکردنی بەکتریا هەر بەکتریاکەی خۆی کە لە ناو ئەو بۆڕیەی لەشی مرۆڤە هەوکردنەکەی یانیش جاری وا هەیە لە ئەنجامی چوونە ناوەی بەشێک لە خۆراک چوونە کۆتایی ڕۆیشتنی بۆ کۆتاییەکەی و داخستنی دەمی سەرەتای ڕیخۆڵە کوێرە دەبێتە هۆی ئەوەی بە ئاوسێ دوای ئاوسانەکەی ئەو بەکتریایەکەتیدایە گەشە بکە کە گەشەی کرد بڕەکەی زیاد دەکا و دەبێتە هۆی زیاتر ئاوسانی کە بوو بە زیاتر ئاوسانی دەبێت هۆی ئەوەی کە کەم خوێن نەڕوە بۆ ئەو بەشەی ئیتر کە خوێن نەڕۆیشت بەکتریا زیاتر هێرش دەبا و زیاتر دەبێت هۆی وەکو دەڵێ دارزانیان بۆ گەنبوونی ئەو بەشە تەنها ئەو نەخۆشیە مەسەلەن ئیلتیهابات و دارزانی بەڵێ لە ئەنجامی دارزان و هەوکردنەوە وتم بەشێکی لە ئەنجامی هەندێک زار لە ئەنجامی هەوکردنەکە تەنها هەوکردنەکە ڕوودەدا وتم بەخۆی ئەندامێکی بەرگریە کە شەڕێک تێدا وەکوڵێ بەرگریەک تێدا ڕوودەدا دەبێت هۆی ئەو هەوکردنە زیاترە و لە ئەنجامدا دروستبوونی ئەو شتێکە باسم کە دەبێت دارزانیان و گیانگرینبوونی ئەو بەشێک ئەگەر بە کورتی باسی مەسەلەن چون بزانین تووشی ئەو نەخۆشیە بووین لە ڕێخۆڵە کوێرە هەتا بێژەوەی بچینە ڕێخۆڵە کوێرە سەرەتا لە تەمەنێکی تقریبان هەتا حدێک دیاریکرا و زیاتر ڕوودا بە شێوەیەکی گشتی لە هەموو تەمەنێک ڕوودا بەڵام زیاتر لە تەمەنی 6 بۆ 7 ساڵ تا کەمتر لە 50 ساڵ و بە تایبەتریش لە نێوان دەوروبەری 20 بۆ 35 ساڵی ڕوودەدا واتە زیاتر لەو تەمەنە کە دەبینی کەسەکان تووشی ڕێخۆڵە کوێرە بن کاتێک کە دەست پێ دەکا زیاتر بە ئازار دەست پێ دەکە ئازارێکە لە ناوەڕاستی سک دەست پێ دەکا نەخۆشەکە هەست پێ دەکا کە لە دەوروبەری ناوچیتی دوای وردە دوای چەند تێپەڕبوونی 4 بۆ 6 سعات دوای گوازرانەوەی هەوکردنەکە بۆ دەرەوەی دیواری ڕێخۆڵە کوێرە نەخۆشەکە هەست بە ئازارەکە دەکا هەست دەکە بۆ لای ڕاستی کەسەکە دەڕوا یعنی ژن ناوەڕاستی بوو لای ڕاست بڵێ بدات سەرەتا لە ناوەڕاستی لە دەوروبەری ناوچیتی دوای دەڕوا بۆ بەشی لای ڕاستی کەسەکە کە بەشی لای خوارەوەی لای ڕاستی سک دەکە دکتۆر خۆزگە زیاتر باسی ڕێخۆڵە کوێرەمان کرد بە بەڵام کاتەکە هەر ئەوەندە ڕاستڵا بتوانێت ڕۆژێکی تر زیاتر باسی ڕێخۆڵە کوێرە بکەین دکتۆر هەواڵ سابر بسپۆری نەشتەرگەریان گشتیتنەوە بەرنامەی پۆشی و ئەفشەوەتت گەلمە دەبووی زۆر سپاس دکتۆر بوو پێزانینێتە بوو بەرسمێنتەر سەرپەرستی سلامەتی برای تەماشاوان هێژە ایدی برنامه پاشیف بردان که منها برف بازار تعجیل و بچین و هفته را پایتخت باشوری کردستان و پراستیجی خلکی که زور سردان تعجیلت که بتایبتیجی گنج و بتایبتی ترجی تیوار رمضان پیروز دا جبوی خارنا پاشی و خلک زیاتر جیل پاشی و لتعجیل کبابات خون امی برف گنجین بازار تعجیل و بچین و روشات نوا تعجیل دا و پاشیف بردان لە کاتژمێر 5 ئێوارەوە خواردنە هەمە جۆرەکان بۆ درەنگانی شەوی ڕەمەزان ئامادە دەکات. ئەحمەد یەکێکە لەو کاسبکارانەی لە بازاری تعجیل کار دەکات وە خۆی دەڵێت ڕەمەزانی ئەمساڵ جوڵەی خستۆتە بازارەکەی و شەوانەش بەتەنیا خۆی 2 کەلەش حەیوان بە تکە و کەباب ساغ دەکاتەوە. ئەمساڵ بازارکە زۆر لە ساڵی ڕابردوو باشتر بوو. ساڵی ڕابردوو ئەوەندە گۆشتە و ئەوەندە خەڵکە زیاتر ڕووی لە تعجیل نەدەکرد هەموو زیاتر ڕویان لە ئیسکان دەکرد ڕیان لە شوێنی تر دەکرد بەس ئەم ساڵ خەڵکە زیاتر ڕووی لە تعجیل کردووە
قەڵباڵغێکی زۆر هەیە لە تعجیل و هیچ ساڵێک بڕۆ ناکەم وەکو ئەم ساڵە بێتم. بۆنی برژاندنی گۆشت و کەباب بەسەر تەواوی ئەم بازاڕە بڵاو بۆتەوە و بە تایبەتی خواردنی گۆشتی باڵندە کەویەکان کە تعجیلی پێدەناسرێتەوە سەرنجی خەڵکی ڕاکێشاوە. شەوانە تعجیل بە تایبەتی لە مانجی ڕەمەزان قەرەباڵغی زیاتری تێدەکەوێت و وەک خەڵک باسی دەکەن تا درەنگانی شەو دەمێننەوە و بەشێکیشیان نانی پارشێ و لێرە نۆش دەکەن. ئەکسەریەتی گەنجان شەوان هەتا سەعات 2 سەینان و ئەکسەریەتی دێت تێرە تعجیلی ئیسکانە شوێنە گشتەکانە تێراوە زادە سوێتە زادە شۆڕشە ئەو گەنجانێکەوە دەگەڕێن هەموو دێنە دەرێ یعنی نووسنەوە نیە تام چێشەکەی ئەوەی ڕەمەزانی لە هاوینە و دستانیش نەشە و درێژنیە ئەوەی دەشێتە دەرێ بەڕۆژ ئەکسەریەتی لە ماڵێ خەوتووە شەوانە دێ زەوەی ژەگۆر و خۆشی هیلاک ناکات تێرە بێت دەستەوە. بەشێکی زۆری خەڵک دوای فتارکردنەوە ڕوو لە بازاری تعجیل دەکەن و ئەو گەنجانەشی سەردانی دەکەن بە گاڵتە و کەپ و باس و خواست کاتەکە بەسەر دەبەن. ئەم گەنجە شەوانە چایەخانەکەی پڕ دەبێت لە خەڵک و وە خۆشی دەڵێت تا بەرەبەیان سەماوەرەکەی ناکوژێنێتەوە. ڕۆژانە فەرق دەکەن دە ڕۆژ لەگە ڕۆژ فەرق دەکە بەڵام پێنجشەم و جمعان زۆر زیاتر دەڕوە ئەگەر ڕۆژەکانت کە 400-500 چا بڕوە جمعە و پێنجشەمان دەگەوتە 700 و 800 ئەوانە زیاتر دەبێت بە تاکیدیش تا ئەوم لە سەری نیە بینێن چەند چا دەڕوە ئیمەت کە ئیمەت دیار نییە مشتری دێدادنشی دوو کەسی لێکوانە ئیش دەکەین لە بەر ڕەچایتی دەکەین. تعجیل یەکێکە لە کۆنترین بازاڕەکانی هەولێر و کاسبکارانی ناو ئەم بازاڕەش پێیان وایە سەقام گیربوونی ئەمن و ئاسایش دوای کردووە خەڵک زیاتر ڕوو لەو بازاڕە مێژوێ بکات و قەرەباڵغیەکەش بۆتە هۆی خۆشکردنی بازاڕەکە. هێمنهەینی کوردستان 24 هەولێر. زۆر سپاس بۆ ئەفکاری هێمنهێنیژی پرۆستی ڕەوشە نۆڤە تعجیل بە ڕۆژەکە گەلێکە خۆشە کە شەوەکی خۆش لێرێژی لە ئیسکۆن هەیە دەخوا سەرکەفتنێ و سەحەت ji bo wan hemî xelkê ku nikel tecilî û îskan paşî ve xwe dixin û sehet û afiyet û bereket ji bo wan hemî temaşevan nike temaşevaniya bernameyê dikin û mijîlî xwarina paşî vêne û me ji dua bê beher nekin û Xwedê rojî û nivê ji taetê we qebîl bikit û demaborî da ji van abid gel hedabûd gel stafê taybetê bername paşîv da bername ji rate pêşkêşkirin Xwedê hez ket rojê bêj da em ê vegerîn û xizmeta wekî nava bername paşîv da û her şad bijîn.